بەڕێزان ئەم ئاسەوارەی بینن ئاسەوارێکی زۆر شوم و نەگریسە لە مێژووی ژیانی سیاسی ئێمەی کووردا. ئەمە تۆپزاوایە. هەموو کچ و کوڕ و ژن و پیا و خوشک و براکانمان کە ئەنفال کران هەمویان گواستنەوە بۆ ئێرە. لێرەوە بردنیانن بۆ زیندە بەچاڵکردن و بۆ لەناوبردن و بۆ ژێرخۆڵ. یەکەم جار بە پێی ڕیوایەتی ئەوانەی کە ئەیگەڕنەوە هاتن لێرە ژن و پیاویان جیا کردەوە. ئەمە لە تۆپزاوا 24 هۆڵە ئەم مەعسکەرە. ژن و پیاویان جیا کردەوە، مناڵیان لە 12 ساڵ و بۆ خوارەوە جیا کردەوە. اینجا لێرە بە بەرچاوی بەشەکانی ترەوە ئەو سەگە ڕەشەکانی بیرخستمەوە کە پێمان وەڕی. بەڕاستی لێرە ڕیوایەتەکان ئەڵێن سەرەتا گەنجەکانیان ڕوود کردەوە، هەموو شانە و ئاوێنە و شمشاڵ و دووزەلەکانیان لێسەندن. اینجا جیایان کردنەوە و گروپ بەڕێیان کردن بۆ دوورگەکانی مەرگ. هەموو ئەمانە وەکو شێرکۆبێکەس لە گۆڕستانی چراکانە فەرموویەتی خێڵی مەرگ کردیان. اینجا تا ئێرە مەبەستمە پێتان بڵێم بۆچی هاتووم بۆ تۆپزاوە. هاتووم پێتان بڵێم جارێکی تر هەمان سیاسەتی بە عەرەبکردن ئێستا یانەوێ کوردەکانی تۆپزاوا دەربکەن لێرە. ئەڵێن ئەمە موڵکی وەزارەتی دیفاعە. ئەیانەوێت جارێکی تر سوپای عێراق لێرە کۆمەلگای نیشتەجێبوون دروست بکات. کۆمەلگای نیشتەجێبوون دروست بکە و دیسان عەرەب لێرە نیشتەجێ بکاتەوە. اینجا لەوە زیاتر ناڵێم، با بچین بۆ لای کوردەکانی ئەوێ چاوەڕوان من. روحهما فاغروك وتيارانه هذا الخزيانة وآخر ومجود ومانا لجيت تذكر كرا داروكان حوارا دايك وبابانه دي روح وينو ببدك وقت جارك دنش جارانه وقت ديار بكر وقت بالو جنجو وقت آقري درس وقت محبات وقت برزانه إيرو دي سال دشتا سليماني لكي لك عندري الباجاري حلبتي فرمانه مكردانه فرمانه 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 فرمانه. السلام عليكم. چاوەکانم ماچەکان سەحەتت چۆنە؟ باشن؟ ئەحواڵتان باشە؟ سەحەتتان باشە؟ وەلایەک باشن؟ چۆنی برای من؟ ئەحواڵتان باشە؟ هیوادارم باش بن. سەلام عەلەیکوم. هەموو لایەک باشن؟ ئەحواڵتان باشە؟ ئەرێ ئەو گردبوونەوەیە چییە؟ ئەڵەی لەم هەموو ئەرزی خوایە و لەم هەموو داگیرکاریەی کە عەرەبی هاوردە کردوێت اینجا سەریان هێناوەتە سەر تۆپزاوا ئەڵەی. وڵا سەرنجا لەسەر ئێمێکاک. چیەکەن؟ کێ پێیوتۆن؟ سوپایە، شارەوانیە، کێیە؟ بەخوا مامۆساینەکە من سێ لایەنە هەر فترەیەکی بە مەزاج هەجاریەکێ دێتە سەرمان. ئیستاکە ئاخرشت لە شارەوانی و کتابێکمان بۆ هاتووە مەزمون کتابەکە چێرێ ئەرێ کاکە ئێمە ئەمانە بێ شارنا کۆمەڵێ شار دروستکەین. تەسەور کە کۆمەڵێ شار ئەبێ جا کۆمەڵێ شار هیچ شوێنێک نەماوە لەسەر ئەم ئەرزەی تۆپزاوانە بێ. ئەمە هەمان پلان و هەمان پیلان نییە کە لە 86 سەرەتا ئاوا دەستی پێکرد سوپا هات و خەڵکەکەیان دەرکرد. هیچ جیاوازیەکە بینن یان لە عەمەلیەکەیە لە شێوازی پاکتاوکردنەکەیە هەمان سیاسەتە. پێشەکی بە خێرات قارەکەی سەلامەت بێت. بەڕاستی ئەم بڕیارە هەمان بڕیاری زمانی بەعسە. ئێستا حالیە لەم کاتەیە لە 90 هەتا ئەو فلکەیکەوە ئەیبینی هەتا یاچی ئەسێتەوە هەتا گومەتلەر هەمووی داگیر کراوە بۆ قەتعی سەکەنی و بەناو قوربن نەک بۆ ئێمەی کەرکووکی کە کورد و تورکمان وەری بگرێت بۆ ئێمە نییە، ئێمە نازانین بۆ چیە. باشە شتێ لێرە هەیە ئەگەر کامێرەکە سێ دواوە بکە دوو گوندی عەرەب لە دواوە هەیە کە عادیە و دوو بەکتەپەیە لە پێش ئێمەیە بۆ ئەو دوو گوندە شمول ناکە بۆ کوردەکە شمول ناکە. لێرە شتێکەیە خۆیەک دەقەم سادە بکەن. لێرە شتێکەیە ئێمە نازانی چێ لە کەرکووک ڕئیس وزەرایە چێ حکوومەتە کە چاوە ئەچی بۆ دایرێک چاوێن بە شەروالێکەکەوێ ئەفریت هات ئەزرائیل هات. ئێکاکی ئێمەش مواتنی عێراقین ئەگەر عێراقین
باقي مبزاي العراقيين اجا عراقيين فرموا رئيس وزراء ولا فرموا ايوا عراقيين درس لكم بینەرانی بەڕێز ئەو بینایی کە ئەنفالەکانیان بۆ برد خێڵی مەرگ وەکو شەرکۆبێ کەس باسیەکە لێرەوە هەمووی 2 دقیقە ڕێدوورە دیسان لەو شوێنەی کە کوردیان بە زیندوێتی برد بۆ چاڵەکانی مەرگ ئێستا هاتوون لەسەر هەمان زەوی لەسەر هەمان دەوروبەرەکەی کوردەکان دەرەکەن و ئەیانەوێ کۆمەلگای نیشتەجێبوون دروست بکەنەوە ئەو قسەی کەم وانە تورکمانن بەڵێ ئەزانم کوردی باش نازانم ئەیزانی عیبە نییە عیبە نییە ناڵێن کەرکووکی سێمەوجن مشکلت چییە مشکلت چییە مشكلة من حمو عرضة هيك مشكلة من تۆ ڕازیە بی لە تورکمانەکانی ئەو گوندا عەرەب بێت لەسەری شوێنی نیشتەجێبوون دروست بکە بینایی سەکەنی دروست بکەن مجەمع دروست بکەن ڕازیە بیت ناڕازی نابێت کاکەمان ئێمە فەرقمان نییە لێرە کورد و تورکمان و عەرەب فەرقمان نییە کاکەم ئەو مشکلەمان نییە بەس مشکلەکەمان ئێستا وزارەت دیفاع گەرەکە ئەلێەوە عەرز گەرەکمانە ئێن محافظ ئەلێەوە مدن جدی تازە ئەیکەم خۆ بەپێی مادەی 140 نابێت سوپا دەست بەرێ بۆ ئەرزانەی کە نیزاعی لەسەرە ئەوایەتەوە بەس ئەوانە هین ناکردم لە 140 ناکەن اعترافی پێ ناکەن اعتراف پێ ناکەن اعتراف پێ بکەن ئەمە خۆم تورکمان و خەڵک تۆزاوم لەگەر یعنی ئەمە کورد و تورکمان برای یەکترین تێرەکەی کە نازان چێ خاوەن مناسبەتە ئەو ستێت لەگەر یەکتری ئێستێمە کێشەی ئەمە چییە ئەم عەردانە داگیر کراوە لە کاتی سەدام لە ساڵی 75 ئێ باشە ئەی معقولە ئەو کاتە سەدام زەلامێک و ئەو قەراری سەد ئەی باشە ماوەی 20 ساڵە ڕێی جمهوروان کوردە پەرلەمانیان کوردە ئەی باشە مانە کە ئەی ئەمانە باشە ئەی ناوت ئەی باشە ئەم جەبهەی تورکمانی و شتەی کە بۆ دەستی لە بشۆی خۆ ئەوان ئەڵێن ئێمە خاوەنی تورکمانی چێوتی ئەی نایبینی واڵێن نا ئێمە حتا جەبهەی تورکمانیان حتا قاپیمان نازان لە کوێشە حاڵی بە لەمن ئێنە ئەی ناسی نامان ناسن و هەمووی قسێ عليه حبر على الورقة هەمووی درۆ دە لە سێمانە کەس محامیتانێ ئێستا کەس دیفاعتان لێکە نییە نییە ئەم زەلامە والله من نوێنێرانم کاکڕنج ئەو زەلامەیە قاپی نەماو نەکوتین حتا ئێستا ئەی باش بۆ کاتی ئینتیخاباتەکە لێن سەلام عەلەیکم چۆن بۆ ئینتیخابات ئەی بۆ دوایەوە پشت ئەدەم بەێمەدا خوا حافیزتا من بس حتى كاتي انتخابات دي دوباره انجا دي دوباره انا لنا وشي تلفون قباتك ماما صاجاري ئەمە چییە اما ملفك اما استاذ قد بتشين دانشين بيك واولياتي بود باسا كم سي ام موضوع اما كومالي طبعا دو صال بس بيرمتي خوت اما يان اجر مساعده كي تخوا بقرد زحمه نبي اما بشتكى طبعا اما شنو جوتيار مان هي ليره استمع كانوا سراوه طلعت عزدين كوا طلعت عزدين او باب بيني بس دقيقه تخوا باب بو حقائق كاك طلعت خوا ورد نجيب نكته مجال ده او طلعت عزدين او ميم كيتي بعد سعديه او نجيبه نجيبه او خوم انت پێویستناکات ئەوە عەبدولخالق ئەوە کاک جەمال غەفور مەحموودە ئەوە کاک سامیە تورکمان و کوردە ئەمە هەمووی ئەرزی داگیر کراوە ئەمە بەس دەربارەی ئەمە شتێ بۆ جەنابەت باسکەم ئەمە زۆر زەرورە ئەمە زۆر زەرورە کاکە ئەو عەقدەی لە زمانی سەدام کراوە بۆ ئەو جوتیارە عارەبەی کەوا لە زەمان سەدام ئەو زەوێ لە دەستی بۆ وەختێکەکە ئێمە مڕەحەل بووین لە هەولێر بووین ئێمە ئەبێ ئەو زەوێ دووبارە بگەڕێتەوە بەرە سەو کابرایە ئێمەش لە قەرارەکە یەک فەقەرەیەکە بوو لەوەی ئیسفادەمان کرد ئینسان کە بێخاوەن بۆ بێ دوای قانون کە ئێمە لێرە خاوەنمان هەموو قەرارەکان هەمووی دژی ئەوێ و هەمووی لە ساڵحی عەرەبی هاوردە نەک عەرەبی هاوردە مامۆستا هەر کەسێک لێرە وەختێکە ئێمە تەرحیل کران دەستی کرد بەسەر ئەم زەویانە لە ساڵحی ئەوانش هاوردن خۆ هاوردە هەر قەدیمەکان نییە کاک مامۆستاخی لێرە فەرقێ من باسی چیت بۆکەم ئێستا عەرەبی هاوردە نییە لە وڵاتی ئێمە کاکە عەرەب هاوردە لە ئێمەیە خۆمانە حیاتەکەم کەسێ نەهات هەتاکو ئێمە معاناتەکە بگەین خەرزانی مشکلەکەیەوە چێ ئەوەش قەنەعەتتان بە خیتابی هەندێ خەڵکی قەومەچی کردووەوە ئەزانن مەسەلەی تعریب و هاوردەکردن یعنی لە حەفتاکانەوە دەستی پێ کردووە بۆ حەویجە خۆی تعریب نەکراوە بۆ حەویجە لە زمانی شێ مەحمووانە هاتوون بۆ لە وەڕداوایان کردووە لەو ئێستا ئەلموهیم شعرێکی کوردی هەیە ئەڵێ مانگ من و تۆ هەردوو هاو دەردین کەواتە منی شەڵەم کورد و تورکمان هەردوو هاو دەردن هەردوو ئەوداڵی عەرزێکی زەردن وانە ئەی تۆی بانکردویستە چی بڵێ تۆی ڕەنگزەر بە ئاسمانەوە منیش دەربەدەر بە شارانەوە من بۆتی تەواو والله ما مشتكى عرضك شتي عرضه ئەگەرم عەرزە و لێ بسەنن
مەسیرت چییە بێ ماڵ مناڵەکەت چۆنە مەسیرمان چییە مەسیرمان مردن ها مردن ئەوژنەمان بە زندگی ئەوژنەمان تێکەوین شەڕ بکەین لەگەریانە جبهەی جبهانی ئەمە تورکمانم جبهانێ قەڵاهی نێمەیە دڵی خۆشەکە بە قەڵاش ئەمە دەخۆڵە هەڵمان خەتان دەگەن بە قەڵا درۆشە باشە کەس ئستعدادی تیا ئێرە چۆڵ بکە کەسی سعدادی نییە ئێرە چۆڵکە ئێرە شوێنی باو بە پیرانی خۆمانە ئێمە من باوکم 1992 لێرە دایک بووە یعنی سەر قەبرانەکان ئێسکۆپروسکی باو باپیرانمانە لێ هەمانە من مامەم 1985 لێرە لە دایک بووە ئەوە چەند ساڵەکە ئێمە ئەم زەویانە قەت چۆل ناکەین بەس من یەک شتێکردن دوو دیێڕێنم هەموو برادەکان باسی کێشەکانیان کرد من ناوەتم دۆباریکەمەوە چۆن هەڵەبجە پەڵەیەکی ڕەش بوو بنێو چوانی سەدامەوە ئەم زەوی زارە و ناوچە دابراوەکان ئەگەر ڕۆیشتن پەڵەیەکی ڕەشە بە نێوچوانی هەموو سەرکردە کوردەکانەوە لە سەرکردە و بنکردەوە گشتیان لە سەرەوە حتا خوارەوە ئێمە ئەگەر خاکمان بڕوا زەویمان بڕوا شەرەف و ناموسمان شڕوە شەرەف و ناموسمانش بڕوا من سەرکردم بۆ چییە دەها حزبم بۆ چییە بینەرانی بەڕێز یەک دقە ئەوە تا ئەو بینایی کە ئیبینن ئەوە سوپای عێراقا وەنیە ئەو تەپۆلکانە ئەوە فرقەی یانزەیە ئێستا فرقەی یانزە لە ناو ئەرزەکانی ئەمانە تەنانەت ئەگەر بزانن ئێستا من هاتووم لێرە ئەمان کۆبوونەتەوە لەسەر ئەم مەسەلەی قساکن ئەوەشیان پێ هەزم ناکرێ ئەمەوێ بزانم کام ئەفسەر و سوپا لە ڕێگەی کێوە ئێوەی ئاگادار کردەوە کە ئەبێت چۆڵی بکەن کێ بوو ڕنج ئەوە سوپای عێراق کەرکە فرقەی یانزە هاتنە ئێرە دوومان پێش ئێستا هاتن دەستیان کرد بە تەبلیغاتی فەلاحەکان 135,000 دوێنم زەوی کراوە بە ناو وزارەی دیفاعەوە لە ساڵی 75 لە شوێنە جیاجیەکانی کەرکووک هەر لە سەرگەڕان و دبس و یایچی و تۆبزاوە و لەیلان و هەموو شوێنەکان 135,000 دوێنم زەوی بە قەرار مەجلس قیادە ثەورە المنحل هەڵوەشاوە کراوە بە ناو وزارەی دیفاعی عێراقەوە ئەو سەردەم تا ئێستاش هەر بەناویانەوەیە اینجا لێرە من ویستم ئەمە ڕوون بکەمەوە ئەم پرۆژەی یەکەی نیشتە جێبوون کە ئێستا بەنیازن لە سنووری تسعین و تۆبزاوە و یایچی جێبەجێ بکەن یعنی لە هەمان ئەو منتیقەی کە ئەنفالەکانیان بۆ هێنا لە تۆبزاوە بینەرانی بەڕێزە من لە تۆبزاوم ئەو شوێنەی کە ئەنفالەکانیان بۆ هێنا دوو ڕۆژ و سێ ڕۆژ و چوار ڕۆژ و هەتا وەکو مانگێ لەوێ جیان کردنەوە و تەسفیان کردن و بردیان ئێستا یانەوێت لە تەنیشت ئەو بینایەوە کوردەکان دەرکەن خانی نیشتە جێبوون بۆ عرب دروست بکەن ئەوەش خەریتەکەیە یەک تێبینیەکمێ یەک تێبینێ زۆر جوان خەریتەکە ببیتەڵ چاوم زۆر زایف منیش تۆزە کەس جوان ئەو خەریتێ لە قاپی ئەکادیمی عسکەریەوە دەست پێکە هەتا ئەو فڵکەی پشتەوە لێرەش ئەڕوا هەتا یاچی لێرەش هەتا گومەتەر بەڵام سیر خەریتەکە زۆر بە تەرکیزی و کامێرەکەش زۆر بە تەرکیزە سەر ئێرە ئەمە بقاتعی 23 هی عەرەبە عەرەب و عادیە و دیبەکتەبە تا پۆی 2023 ئێستا جەناب دەتوانی بڕۆی عادی لیان بکری بەیانی تەحویل بەناوت یعنی لە خەریتەکە ئەمەی پێچی کردوێتە ئەوانی لێ بە دەرەکە ئەوەی داگیرەکرێی کوردەکە تركمان كرد وتركمان أول خريطة كم موجودة يعني أول خريطة كم موجودة ليش استثناء كراوة استثناء كراوة بشرتك من أقصر بتك كمنا من منار لا يمربو ما كاك حاجيش زانية أو عرضة مع عسكر وميدان رمي عسكري بو أو العربة با همو كسب هذا الشيء خلق شاريط وبرازي كاغرز دبر ظروف زمانی ئێرە ئێمە کەسمانی و پاڵپشتمانە ئەگەر ئەم زەویزارە لەم سنوورە ڕۆی ئەگەر بە فکری بێتەوە لە مەسرحی کوێتەکە جوندێک و شورتێشی دانا هەر بۆ ئەلێ هادا جوندی و هادا شورتی والله ئەگەر ئەم قرارە ڕاست بێت و سەر بگرێ لە کەرکووک دەبێ بڵێ ئەوە کوردێکەیە لە ڕەحیماوە وا کوردێکشەیە لە شۆریجا بۆ ڕەسمیان لەگەڵا بری لەکەت چییە لەکەمان ئەوجا لە 2023 ئێمە هاتینەوە ئێرانە پێمان بوتان بابەوە خاوەن حەقلین لێرە بۆ هێشتر یەک دینایە بینامان کردیە والله کامینێک گێتەی بای 500 ملیۆن زیاتر بەس بینای کردیە مەڕەشەمان گشت سندیە بیرمان هەڵکەندیە کارەبامان کێشەیە بۆ بان عەرز خومان لە یەکەم و پێمان بوتایەن خاوەن حەق نینێوە ئەوانەیانێ هەموو ماڵەکە و ئەرزەکە و بەرن بیر و مڕەشەت چییە؟
ئیتر گشتی ئەمە بەتەمانە دەست نادەبارێ و بەرێتی لێمان لە یەکەمەوە پێمان بوتان بابێەوە خاوەن حەق نین لێرە باشە برای شیرینم هەر خۆت چەند دۆنم زەویت ئەیانوێ لێ بسەن والله من 110 دۆنمەیە ئێمە 5 عایلین لەسەری 110 دۆنم تۆ ئەیانەوێت چەند دۆنمە لێ بسەنن ئێمە 56 دوێنم بەس خۆم هەبن کوڕەکانمانش لەوەیە هیچی 50 تۆ ئەیانەوێت چەند دۆنمە لێ بسەنن مامۆستا هەموو مقاتعەکەی ئەزانم خۆت 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 لە ئێمە لە من و براکان 200 دۆنم زیاترە تۆ چەند دۆنم ئەیانەوێ لێ بسەن 150 دوێن تۆ ئەیانەوێت چەند دۆنم 125 برای شیرینی تورکمانم ئەیانەوێت چەند دۆنمە لێ بسەن 105 دۆنم تۆ چەند دۆنم والله شەڵێم تقریبا 100 دۆنم هەنجاد سەلام ها ئەلەم چەندێکە بێلێ 100 دۆنم کاک نەجیب تۆ چەند دۆنم کاکە 150 دۆنمەی نەکانێمە کاکەم ئەها بینەرانی بەڕێز سیرکەن 100 دۆنم 250 دۆنم 500 دۆنم 1000 دۆنم سەیری کە ئەرزی ئەو خەڵکە چۆن ئەی باشە بەم ڕەمەزانە ناڵێن نوێژ لەسەر ئەرزی داگیرکرا و حرامە حەڵا ناکرێت ئەمجا نەفەر لەبانی ژیایە هەر پارچە عەردێ هەر پارچە ئەرەوە ئەمە سبەی ئەمە عالم دەرەکە لێرە بۆ چۆڕام عالم هیچ کەسێک بیرێتی کیان فالەکانیان هێناوە بۆ ئێرە ئەو کاتەش دەرکرابوون دەرکرابوون بیرت دێ باشە ئەوە لە پشتی تۆ ئەنفالەکانیان هێنا بۆ ئێرە چیت بیرە واللهی بە بیرمان دێ هاوردیان ژن و گەنج و پیریان گشتی جاوە کرد قسم بردیان بۆ جنوب لە ناویاندا باشە ئێستا هەستەکەی هەمان سیاسەتە یەکەم جار خەڵکەکەیان نەفس قراراتە نەفس قرارات سەدامە تەنفیزیەکەن بە ئەم طریقەی عرزەکان ببن تەنفیزیەکەن دوای ئەوە شتێکە هەیە ئەم عرزانە خۆتان بە چاو خۆتانە بینی بزان چۆن زەراعەتێکی هەیە دەواجنە و باغاتە و مەزرعی هەموو شتێ لەسەر مدیر زراعی کەرکووک کتابی نووسیوە ئەمە ئەلێ صالح نییە بۆ زراعە هەموویان مدیری زراعە ئەبینی ئەم زەرعاتانە دەبینی سێ بە چاو خۆت ببینە لە منتیقە چی منتیقەیە عەرز ئاوا هەیە خۆیان تەماحیان لەسەریانە پێتان وایە نوێنەرانی کورد ئەمە قوبوڵ بکەن والله ئەگە قبول بکەن هیچ بەدەست ئێمە نابێنێ داها ئێمە دەبێت لێرە خەڵبسین نەمێنی لێرە پێتان وایە نوێنەرانی تورکمان ئەمە قوبوڵ بکەن قبول ناکەن مستحیلە کەس قبول ناکەن پێتان وایە هاونیشتیمانیانی کورد و تورکمان لە تۆبزاوە و لە شوێنەکانی تر هەروە بڵێن بەخێر هاتن سەر چاوان قبول ناکەین بەخوا ئاخرشی نییە ئاخرشی لێرە دیفاعەکەین خوێن ئەرشێنی ئێمە ئەم ئەرزانە کە ئەمە لە 1970 تەرحیل بووین باین سیاسیەوە ینی کەمە شەریکی و ئەمە ئەوەیە دوای ئێوە هەستیان چیان کرد هەموو کردیانە قەتعو دایان ئینەکان عربەکان هەموو دیار کبرۆ قەتعو بوو دیارە عربەکان عەقدیان لەسەر کرد عەقدەکەیان حتا ئێستا سارین مەفعولە حتا ئێستاکە بڕۆ عەقدەکەیان نەزرعە نووسرا سارین مەفعول ئیشەکە ئێمە بە کورد بە پارتیتەوە بە یەکیتەوە بە هەمویانەوە تەحەدایانەکەم با بڕۆن لە عەرز حەویجە نە لە حەویجەش لە مەکتەب خالد با دەدوێنم عەقد بکەن دەدوێنم با بڕۆن عەقد بکەن ئەو جا ئێمە ڕاست لە هەموو عەرزەکان خۆمان دێنین چەنەها دوێنمە بەس با بڕۆن دەدوێنم عەقد بکەن بزانە لە بێجی لە تکریتەوە فەزعیان بۆ دیە فەزعیان بۆ نایێت سە باشە ئەوە وابزانە خالید شوانی لێرەیە وابزانە شاخەوان عەبدوڵڵا لێرەیە وابزانە ئەندام پەرلەمانەکان لێرەن چیان پێ ئەڵێ شتێکمان بۆ بکە کەواس نەتیجەی هەبێ ئێستا من ناوم خالید شوانیە فەرموو قوربانەوە هاتوومەتە خزمەتتان ئێستا من ناوم شاخەوان عەبدوڵڵایە فەرموو ئەوە هاتوومەتە خزمەتتان چییە ئەرزانەمان بە قانون بۆمان بگەڕێنەوە قەرار مەجلیس قیادەوڕە بۆمان لەغۆی من وەزیری دادم من جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقم چیتان بۆ بکەم ئێمە ئەمانە بە قەرارێ ئەم ئەرزانەیان گشت ئیستیلا و ئەتفا کرد ئەمانەوە بە قەرارێ عین لە مەجلیس ئێستا پەرلەمان عێراق لە جەماعەت خۆمان یەکێتی و پارتی لێنە لەژێ تەشکیل بکەن ئەو قەرارە لەغۆ بکەن باش کاکە یەک داقە وەرە بچکۆل وەرە چۆنی بە قوربان ئەوە تۆ بۆ هاتووی بۆ ناوم قەرەباڵغیە پشتگیری بە خاڵوانم بکەم ئەرزی خاڵوانە ئەیانوێ داگیریکەن مناڵانی کورد لە ناو خۆتانە زۆر باسی ئەماکەن چی لە ئەرزی خاڵوان تەکەن کی ئێوە لێیان بسەنێ عەرەبان دێنێ داگیریان کەن دانێ داگیریان زوو ئاواکەوە بنەوە لێرە ئێوە لە ناو یەکترا باسیەکەن مناڵان باسی چیەکەن ئادێ لە نوکە بۆم جێڕەرەوە ئەبزانە من و تۆ مناڵی کۆڵانێن دێ داینە باسێکینە لێن عینە عەربەکان دەیانەوێ داگیری بکەن ئەرزەکان یادگاری و زۆرە لە ناوم عەرزانە ئەم گەن موشتە ئێوەڵن بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکک گوتوێتی ئەم ئەرزە گەن و جۆیتیان ناڕە زۆر سپاس ناوچە کاکە زۆر سپاس
وەرە با هەر هەمومان بچینە لە ئەو گەنمەوە بەڕێز بەڕێوە بەری کشت و کاڵ کتابی کردووە کە گوایە ئەم ئەرزا ساڵح نییە بۆ کشت و کاڵ و بۆ گەنم ئەرێ بەڕێوە بەری کشت و کاڵ ئەرێ ئەم ئەرزەکە کەس غێر ساڵح للزەراعە ئەرێ پێم بڵێ کوا ویژدان کوا زەمیر چۆن کتابەکەی ئەڵێ ئەرزی تۆبزاوە بە کەڵکی کشت و کاڵ نایە چۆن کوا ئەمە لە عیلمە لە کتێبە لە شەریعەتە بە پێی ئایەت بە پێی حەدیث ئەی کوا حەق ئەی کوا عەدالەت ها ئێستا کتاب کراوە ئەمە بە کەڵکی زەراعەت نایە دوای ئەوە هەر فەلاحیە سەدەن تەسلیم سایلۆ ئەکا کەچی ئەژەن بە کەڵکی زەراعەت نایە کەڵکی زەراعە نایە ئەوەی هەیە لە منتیقەی تۆبزاوە و ترکەلان و یایچی هەندی حەویجە و گشت مەناتقەکان زیاتر تەسلیمەکە باشە دا باش بینەرانی بەڕێز بزانین برادرانی ستۆدیۆ چییە فەرمان بەڕزان زارێکتر سڵاوتان لەبێت دیارە گەڕینەوە بۆ ناو سنتەری پارێزگای کەرکووک ئەم مافە بەو خەڵکە دەدەی کە گلێ سەرەکیەکەیان ئاراستەی نوێنەرانی کورد بە تایبەت لە دوو پارتە سەرەکیەکەکەن هەرچەندە من وەکو تێگەیشتنی خۆم بەڕاستی هەموو فراکسیۆنەکان بەرپرسیارن نە بە تەنیا دوو پارتە سەرەکیەکە چونکە ئەمە خەمی ئۆپۆزسیۆنە خەمی دەسەڵاتە خەمی کوردە بە شێوەیەکی گشتی و لە هەمان کاتدا خەمی ئەو برا تورکمانەشەکە زەویان داگیر کراوە و بەڕاستی خەڵکێکن کە لەگەڵ لە مێژوویەکی دوور و درێژە تێکەڵاوی خەڵکی ناوچەکەی ئێمە بوون لە کەرکووک. سپاس کاگرنج ئەم کاتی جەنابەت و هەموو ئەو جوتیارە بەڕێزانە بەخێر بێن خۆشحاڵ بووم لە ڕاستیە پێش ئەوی وەڵامی پرسیارەکەت دەمەوە دەرفەتمدا یەک دوو ڕستە پێشکەشی بەرنامەکە بکەم ئەم جوتیارانی کە لێرە دانیشتوون لە سەرگەڕانەوە بۆ تۆبزاوە نوێنەرایەتی قەزەی کوردەکەن لە 3000 ساڵ پێش زاین لە سەردەمی گۆتیەکانەوە هەتا کۆکات ئەمڕۆ ئەمانە نوێنەرایەتی کوردەکەن قەزەی کورد لە ئەرزی واقعە ئێستا ئەمانن کە خاکەناز و ئەمانن کە ماسیحەیان بەدەستەوەیە دژی ئەوانی کە ستەمیان لێ ئەکەن کە جەوریان لێ ئەکەن کە زەویەکانیان داگیر ئەکەن ئەمە خاڵێک خاڵی دووەم لەوەتی کورد هەیە و لەوەتی بە درێژایی مێژووە کە شۆڕ ئەبینەوە لە گۆتیەکانەوە بۆ ئەمڕۆ بۆ یەک ڕۆژیش کورد لەم شارە ئاسوودە نەبووە لەبەر دوو هۆکاری ئەساسی هۆکارێکیان داگیرکەران و دوژمنانی نەتەوەکەمان بوون هۆکاری دووەمیان کە قورسترە لەو هۆکارە بە بڕوای من ئەوە بووە کە کورد بەداخەوە چۆن مەترسی هاوبەش کۆی کردوێتەوە بە ئەندازەی ئەو بەرژەوەندی هاوبەش کۆی نەکردوێتەوە ئەمە بۆتە هۆکارێک لەسەرەوەی کە خاوەنی ئەجندایەکی ڕوون نەبین ئەجندایەکی هاوبەش نەبین بۆ کەرکووک ئێمە باسی سلەیمانی ناکەین کاگڕەنج باسی هەولێر ناکەین باسی کەرکووک ئەکەین وەزیرێک وەکو سەرۆکی دەستێک پێت وایە هەتاوەکو ئێستا تەنانەت کەرکووک خاڵی هاوبەشی دەسەڵات و ئۆپۆزسیۆن نەبووە من مەبەست دەسەڵاتی کوردیە من پێم وایە هەتاکو ئێستاکەوەش بە دیاریکراوی لە دوای ئەوەی کە جناوی مامزلار ژیان ئاوایی ئەکات وەرەقەی هاوبەش و پرۆژەی هاوبەش و دیدی هاوبەش بۆ کەرکووک زۆر کەم بۆتەوە حقیقەت ئەمە یەکێکە لە گرفتە هەرە ئەساسیەکانی باشە بەس بۆ جەنابەت بۆ نمونە ئەو پۆستەت هەیە ڕاستەوخۆ معنیت لەگەڵ ئەوەی کە لە پەرۆشی و حەماستت تێدەگەم و سوپاسیشت دەکەم کە هاتی لە کەرکووکەوە لەگەڵ جوتیارەکان قسە بکەیت و هاتی تا ڕوودا و جێگەی تەقدیرە بەڵام بۆ تۆ فۆکەسی هەمووانە نەتوانیوە بێنیتەوە سەر کەرکووک بیبیتەوە بۆ داقوق بیبیتەوە بۆ دووز بۆ سەرگەڕان بۆ تۆبزاوا بۆ لەیلان بۆ هەموو ئەو شوێنانە کاگرنج ئەمە پرسیارێکی زۆر گرنگە من لە سەرەتای دەست بەکار بوومەوە لەم پرۆسەیە لەم ئەرکەمە سەردانی سەرۆکی هەموو حیزبەکانم کردووە برایانی ئیسلامی ئۆپۆزیسیۆن سرم لێیانداوە پیانم تو ئەم قەزەی یەکێتی پارتی نییە بەتەنیا قەزەی ئێوەشە قەزەی کووردە قەزەی نەتەوەیەکە ئەگەر ئێمە گرفتمانەیە گرفتەکانمان تاکو و پردێ و تاکو قەرەنجیر دێ لەگەڵمانە کە هاتینە ئێرە هەمومان یەکین
هەمومان لە بەرامبەر تەحەدیەکانە یەکین کێشەکانمان یەکە وەلەمە یعنی ئەوەی کە ممکن بێت پێیان نەوتی بۆ لە گەورەکانەوە دەست پێ ناکەی لە حیزبە گەورەکان من حقیقت پێم وایە هەم یەکێتی و هەم پارتی بەپێی ئەوەی کە ممکن بۆ هاوکارم بوونە بۆ سەرخستنی ئیشەکان و کەمتر گرفتی ئەوەم هەبووە بەڵام بڕوام وا بووە یعنی یەکێک لە گرفتەکان ئەوە بووە حیزبە کوردیەکان بەشێک نەبوونە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەعنی بە دیاریکراوی مەبەستم ئەم ماوانەیە من پێم وا بووە دەبێت ئەوانیش بێنین و پێیان بڵین ئێوەش لەگەڵمانن ئەم قەزەیە تەنها قەزەی یەکێتی پارتی نییە قەزەی مامۆستا سەلاحەدین بەهادین و مامۆستا عەلی باپیر و قەزەی کاکە حەمەشە قەزەی برایانی حیزبی شوعیشە قەزەی هەمویانە لێرەوە من ئەمەیە بابەتێکی ترت پێشکەشکەم کاک ڕەنج یعنی یەکێکی تر لە گرفتە ئەساسیەکانی کورد چییە ئەوەی ئێمە هەتا ئێستا نازانین لە کەرکووک و ناوچە کوردستانیەکان واتە لە خانەقیل و مەندەلی و بەدرە و جەسان بۆ دووسخورمات و بۆ دبست بۆ داقووق هەتاوەکو دێتەوە کەرکووک بۆ تۆبزاوا و بۆ سەرگەڕان تاوەکو دێتەوە مەخمور تاچێتە دەشتی مووسڵ تاوەکو ئەگاتەوە شنگال ئەم ناوچانە تا ئێستا ئێمە نازانین معارەزەین یان دەسەڵاتین ئەگەر معارەزەین کوا ئوسلوبی کارکردنی ئۆپۆزیسیۆن بوونمان ئۆپۆزیسیۆن دەبێت حزوری هەبێ لە سەرجادا دەبێت بە زمانی خۆی ناحەقی قبول نەکا ئەی ئەگەر دەسەڵاتین کوا خێر و بێر و دەستکەوتی ئەم دەسەڵاتە بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانەکانی تر بۆیە من بڕوام وایە سەرباری هەوڵەکان بەڵام ئێستا تۆ لێرەی خەڵکی ئەم ناوچەیە ئەڵێن بۆ نمونە جەنابەت پۆستت هەبووە جەنابەت کادرێکی وریا و پێشکەوتووی کە پلە بە پلە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە پێگەیویت بڕاستیت پێ بڵام خەڵک گلەیی بنەڕەتی لە حیزبەکەی تۆ و لە پارتی دیموکراتی کوردستان هەیە یعنی ئەوان ئەڵێن ئێوە سەبەبی ئەوەن کە نەتانتوانیوە ڕێ بکەون کورد پارێزگاری لە دەستدا ئێوە سەبەبی ئەوە هەتاوەکو دەسەڵات بوون دوو ئاسایشتان هەبوو دوو دەستگای ئەمنیتان هەبوو لەسەر قەزایی بچووک بچووک ململانی و ناکۆکی درێژخایانتان نەکرد ئەم مافە بە خەڵک دەدەی وەکو کارکتەرێکی حکوومەت و یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵا کاک ڕەنج ئەمە یەکێکە لەو ڕەخنە بنشینیانی کە دەبێ هەمومان قبوڵی بکەین بەڵام بەڕاستیش من بۆ یەک لەحزە لەم کارەمە وەکو کادرێکی حیزبی هەمیشە هەوڵم دا و نوێنەرایەتێکی ڕاستەقینە بم بۆ خەڵکو و بۆ خوا و بۆ حکوومەتی بەڵام هێشتا حەق بە خەڵک دەدەی لەسەر بە بێگومان حەق بە خەڵکەدەم وە بۆ هەر بۆ قسەکی جەنابەت من لە 14 نووسراوم کردووە تکام کردووە لە حکوومەت لە سەرۆکایەتی دیوان کە داوا لە فراکسیۆنە کوردیەکان بکە لەسەر کێشەکان پێکەوە خەبات بکەن و ئەمە کاری تەنها کەسێک و تەنها فراکسیۆنێک نییە هەمویان پێکەوە دەبێ بچن لە بەغداد بۆ ئەوەی ئەم کەیسانە تۆزێک ساڕێژ بکەن چکم ڕوام وایە با بینە ناو دنیای فاکت و ڕقەم و ئەوەی کە هەواڵی نوێیە کورد لەبەر فەرامۆشکردن لەبەر ململانەی حزبی چەند پۆستی لەدەستداوە لە ناوچەی جێناکۆک کاک ڕەنج هەمووی بۆ هێناوە چەند پۆست ئەوە پۆستەکانیەتی کە کورد تقریبا کورد چەند پۆستی لەبەر ئیهمالی خۆی لەدەستداوە ئەزانی کاک ڕەنج من نازانم ئای ناتوان بەڕەهایی بڵێم لەبەر ئیهمالی بەڵام ئەمە کۆی ئەو پۆستانەیە کە کورد لەدەستی داوە ئادەیت خوا بۆمان ببژێرە ئەو هەموو وەرەقەت چییە ئەمە هەموو ئەو تەبەن کاک ڕەنج هەموو 4 مانگ جارێک ورد و درشتی ڕووداوەکانی ناوچە کوردستانیەکان لە بچووکەوە بۆ گەورە منەی کەمە راپۆرت و ئەیدەمە سەرۆکاتی پەرلەمان و کورد چەند پۆستی لەدەست نزیکەی 100 پۆست 100 پۆست بەڵێ هەمووشیم هێناوە کاک ڕەنج بۆ 100 پۆستی وەڵای شتەکانم لەبەر بەرنامەکەی جەنابێت حەزم کرد ورد بێت بەڵێ هەموویم هێناوە و من منیش لە پڕێکا پرسیارەکە دەبێت بە دوای ئەوەیە بگەڕم کە تو ئەتێ بڕاستی چکە تەسەوڕم کرد ڕوبەڕووی ئەم پرسیارە ببمەوە کاک ڕەنج من بۆ تێ دۆزمەوە تو ئەتوانی سەرنج سەر پرسیاری بینەرانی بەڕێز تا جەنابی سەرۆکی دەستەی دۆزێتەوە بزانم کورد چەند پۆستی لە ناوچەی جێناکۆک لەدەستداوە و ئەمەوێ بە خێراتنەوەیکی دکتۆر شێرکۆ کرمانچ بکەم کە ڕووناکبیر و نووسەرێکی خاوەن قەڵەم و دیارە خۆشحاڵە بووم کە لەسەر خەم و قەلەقە فکریەکانی خۆت گفت و گۆمان بکردە بەڵام ببوورە دیسان ئەزانم وەکو پیاوێک کە خەمی نەتەوەکەت و خەمی ناوچەی جێناکۆکتا سەرەتا لە کەرکووکەوە دەستمان پێکرد چی ئەڵەی بۆچی هاتووی بۆ بەرنامەکەم تۆ پیاوێکی ئەکادیمیت تۆ پیاوێکی ئەهلی قەڵەم و فکری لەگەڵ جووتیارەکانە ئەتەوێت چی نوێ سەربار بکەیت
کاگران زۆر سپاس سەرەتا من دەمێت لەو پرسیارێکە لە کاهێمنت کرد وەڵام دەمەوە کە بۆچی ئەو پۆستانە دەستدراون مەسەلەن لە ڕاستیدا کێشەی کورد دەرنەچوونە لە قاوغی حزبی یعنی تێگەیشتنە بیرکردنەوەیە لە دیدگای حزبیەوە تەماشای پرسەکانەکان یعنی ئەو پۆستانی کە لە دەستدراون یان جێنەکردنی مادەی 140 یان نەگەڕانەوەی ناوچە جێناکۆکان هەمووی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە کاتێک پارتی بیر دەکاتەوە ئەگەر کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێم قازانجی حزبیانەی چەندە یان ئەگەر چەمچەماڵ بگەڕێتەوە سەر ناوچەی سنووری پارێزگای کەرکووک لە پێگەی سلێمانی کەم دەبێتەوە یەکێتی چەند زەرر دەکات لەوەدا ینی هەر کاتێک بە پێچەوانەشەوە یا هەر پارتی وابیرەکاتەوە نایەکێتیش ئۆپۆزیسیۆنی ئێمە لەناو ئەم شیکاریەتە مووقیف و پێگەیان چییە؟ ئۆپۆزیسیۆنی ئێمە زۆر لەوانە نامەسئولانەتر بیر دەکەنەوە ئەسڵان هەموو هەوڵێکیان بۆ بە عێراقیکردنی کورد و بۆ بە عێراقیکردنی کوردستان و بۆ لە ناوبردنی قەواری هەرێمە ینی هاوکات ئەو ئەگەر مەسەلەن با بڵێن ئۆپۆزیسیۆن ئەگەر لێرە وەک ناو ئەگە ناوی بێنین مەسەلەن با بڵێن نەوەی نوێ هێزە ئیسلامیەکانیش هێندەی لە خەمی بە کەلتورکردنی یعنی بە عەرەبکردنی کوردن لە ڕێگەی کەلتور و دینەوە هێندە لە خەمی مانەوە و بەرزڕاگرتنی کەلتوری ئەوە نین من دەمەوێت خاڵش کەش بڵم کاک ئەمە ئیسtisnاییان نیە یا هەر ئەم ئایدۆلۆژیانە هەمویان هەرچی ئەندامی و ئایدۆلۆژیانە بێ ئەم ڕەنگەیە یا تۆ وەکو استراتیژ دەڵی من گشت باسەکەم من باسەوە ناکەم کە مەسەلەن لە ناو یەکێتیا کە هیچ کەسێک خەمخۆر نییە لە ناو پارتیە هیچ کەسێک خەمخۆر نییە بە پێچەوانەوە و باسی ئەوەش ناکەم کە مەسەلەن لە ناو ئیسلامیە یا لە ناو مەسەلەن ئێستا سبیانە یەکێک قسەی گوێ لەو قسەی من بێت بڵێشێکۆ ئێمە 3000 شەهیدمانداوە منیش دەزانم 3000 شەهیدداوە منیش دەزانم خەبات کردووە ڕێزمان بۆ خەباتیەیە بۆ هەموو کەسێک کە خەباتی کردووە چه ئەوانەی کە ئەو جوتیارانەی کە ئەمڕۆ ئێستا لێرە کۆبوونەتەوە کە بەدەستی یەکی یەکگرتوو دایانەوێ ئەم مافانەی کە خۆیان بەدەستی بێنن یا ئەوانەی کە لێیان زەوت کراوە وەرگرنەوە ڕێزمان بۆ ئەوانە ڕێزمان بۆ هەموو ئەوانە شەوەیە کە یەک تەقیان جەنابی دکتۆر بۆ بە لە شیکاریەکەتا بە مەسەلەی حیزبەکان دەست پێ کرد پێت وایە ئەنگێزەی حزبی بوون و بە سیاسیکردنی کۆی کۆمەلگا و ستراکتۆری کۆمەڵایەتی ئێمەیە وای کردووە کەرکووک و ناوچەکانی تریشمان لە دەست بچێ؟ بەڵێ من پێم وایە ئەمە یەکێک لەوە کارەکان خۆ ئەگەر هەر شتێک کە باسی پرسێکی گەورەی وەک ناوچە دابڕاوەکان بکەین یەک دنیا ڕەهەندی ڕەهەنی ئیقلیمی هەیە ڕەهەندی نێودەوڵەتی هەیە یعنی ئەمریکا قسەی هەیە لەسەر ئەم پرسە تورکیا قسەی هەیە لەسەر ئەم پرسە ئێران قسەی هەیە لەسەر ئێمە ناکرێ مەسەلەن تەنیا و تەنیا بیوەستینەوە بە هێزە کوردیەکان بەڵام ئێمە قسەمان دەتوانین ئێمە دەتوانم قسە لەگەڵ حیزبە کوردیەکان بکەم بەڵام من ناتوانم کورد ئەو کارەکتەرە بوو ئەو پێگەیە بوو ئەو سقلە بوو ئەو هێزە بوو بتوانێت ئێستاقاقاتی خۆی بەدەستی خۆی وەربگرێتەوە و کەم تەرخەمی کردووە؟ بەڵێ چونکە کورد ئەو هێزە بوو نەکرد دەیتوانی بەرەنگاری لە خۆی بکە تەنانەت لە ساڵانی 2023 تا دەگاتە 2012 دیفاعی لە عێراق دەکرد ینی ڕاگررتنی پێگەی دەوڵەتی عراقی لە عێراقا کورد ینی بەرپرس بووی ئەوە هێزی پێشمەرگە بوو کە موسساتی دەوڵەتی لە عێراقا دەپاراست هیچ پرسێک لەم عێراقا ئێستاشی لەگەڵدا بێ ئێستاشی لەگەڵدا بێ دەی با بزانین کامە سەرۆکوەزیران لە عێراقا بە بێ ڕەزامەندی کورددانراوە هیچ کام لە سەرۆکوەزیرەکان پێ دوایە ناوچەی جێناکۆک خۆتە زانی بەڕاستی کورد بۆ مەسلەی استقراری عێراق ئێستەشی پێوە بێ یەکێک لە فاکتەرە گرنگەکانەوە نیە؟ باشە قەت بینی و تا مەسلەی کەرکووک ناوچەی جێناکۆک مەسلەیەکی ئەساسی دانووسان و گفتوگۆ و تەفاوز بێ لەگەڵ ئەو کیانانەی کە هاوپەیمانەتیمان لەگەڵ کردووە ئیتر یەکێتی بێ پارتی بێ حزبەکانی تر بێ؟ بەڵێ ناکرێ بڵێن نەبووە ئەی چۆن مادەی 58 لە دەستوری موقەتی عراقیە جێگیر کرا و دواتر مادەی 100 دوای دەستورەڵە دوای ئەوە خەمی سەرەکی نەبووە بە پێچەوانەوە من دەمەوێت خاڵش دیکار لەسەرەوەی کە دیدە کوردیەکە من پێم وایە کورد لە ساڵی 66ەوە تا ئێستا هەر کێشەیەکی هەبوو بێ پێش هەموو شتێک ئەم کێشەی کوردە بە کێشەیەکی کوردی ینی لەو کاتەوە مەسەلەن پێکنهاتن بووە لەسەرەوەی کە مەسەلەن چۆن دەڕوانە دەوڵەتی عراقی
تا ئێستاش ئەمڕۆ دوێنێکە ئەو یاسای هەڵبژاردننی پارێزگاکان یان کە دەرچووە کە بڕیارێک دەدرێ تۆ تەمەشای سوۆشال میدیای کوردی کرد تۆ تەمەشای ئەعلامی کوردی کە یەکسەر پرسەکە دەبێتە پرسێکی کێشەی نێوان یەکێتی و پارتی یان کورد لە نێو هێزە کوردەکانە جا ئەو هێزە کوردانە ئۆپۆزیسیۆنن یان لە دەسەڵاتن ینی کێشەکان کردو بە کێشەی نێوان خۆیان ینی دەستکەوت بێ بە حزبی دەکرێت شکست بێ هەر بە حزبی دەکرێت لە کاتێکدا کە دەستکەوت بێ هەر بۆ ئێمە وە کورد شکستیش بێ هەر بۆ گشتی دەستخۆش دکتۆر بزانین کورد مامەسا کورد چەند پۆستی لە دەست داوە لە ناوچەی جێناکۆک هەتاکو ئێستا 97 پۆستە 97 پۆستمان لە دەست داوە وەکو چی لەو پۆستانەی کە نووسیتە یعنی والله هەمووی پۆستی گرنگن یعنی با پۆستی لە دەست داوە ئەوە پۆستەکانم حەز ناکەم عنوانەکانیان وەڵا بڵێم کاگرنج بەس ئەگەر ڕخسەتم دەی هەندێک ڕخسەت من بۆم هەیە هەر حەزەکەم تو خۆت ببینیت بەس وەزیفەکان ناو ناڵم باشە ناو ناڵم بۆم هەیە بەڵێ بڵێ ئەتوانی بڕێکی کەمیان یعنی نەچینە ناو ئردەکاری باشە مدیری هەموو دەسەڵاتی کوردی ئۆپۆزیسیۆن ئەمە من تحقیقی سەحەفیم نەکردووە تاوەکو بۆ یاخی بکەم دوور بە مەبەستێک کە لەخوا بەزای قەت کەستانە و گومانەتان لێم نەبووە سەیری چی پۆستان لە دەست داوە مديري قسم عمليات الصحة شعبي رقابي تدقيق منتوجات شعبي توزيع هني طوز للمنتوجات شعبي خدمات منتوجات مديري قسمي جيولوجي مديري قسمي مخازن مديري قسمي خدمات محافظة مديري شعبي تفتيشي تعبئي غاز مديري شعبي تجهيزي تعبئي غاز أما بيزقى لمحافظ وكيل مدير نزاعات الملكية مهمة مديري نزاعات ملكية وكيلي مديري قسم القانون مديري سايلوي كركوك مديري آوي كركوك مديري طرق الجسور مشتيك نموني خروارك اقر رخصة مدي من قايم شيتي يعني قايم والله من عندك يقدو سنجي اخر بس كارساتني اتخوا طبعا اخر والله خو ما ازاني استوت بيجيكت ابو اقر امانه لي ربونا كاكرنش اقر بەشی هەرە سەرەکی پەیوەندی بەوەیە کە یەکێتی و پارتی لەسەر پۆستانە پێکدان یعنی دیسان پرسەکە پرسێکی حزبیە لە دیرێکی حزبی تەماشای مەسەلەکە دەکەن من زۆر بەوردی جۆم لە سەرنجەکانی دکتۆر کرد دکتۆر لە خیتابەکەی گرفتێکی هەیە زۆر بەڕاهایی و بە مطلقی قسە ئەکات مطلقی بۆ ئەم قەزیانە کە قەزەی خاک لە دنیای ئێمە تەنها نەتەوە یەک نیم کێشەی مناطقی متەنازە عەلیمان هەبێت زۆر لە قوسوڵەکان بینیوە قسەم لەگەڵیان کردووە بەشی زۆری وڵاتانی دنیا ئەم کێشەیان هەیە چارەسەرکردنی ئەم گرفتانە بە ئینفعال نابێت بە عقل ئەبێت بە لێکدانەوە ئەبێت بە گفتوگۆی ورد و بنیادنەر ئەبێت من پێم وانەیە بۆ شێوە مطلقی بێت کە دکتۆر باسەکە با بۆتی ڕوونکەم آخر بەس دکتۆر وتی کورد یەکێکە لە عنسوڕەکان وتی عنسوری دەولیتیا ئیقلیمیتیا عراقیتیا باشە ڕاستە بەڵام قسە لەسەر ئەو بوو کە کورد یعنی بڵین هەم هێزە ئیسلامیەکان هەم یەکێتی پارتی زۆر بە حیزبی بیریان کردەوە شتەکە بەم جۆرە قورس نییە یعنی کێشەی کەرکووک خۆی قەزەیەکی گەورەیە پەیوەندی بەوە نییە سەرلەبەری چەندێک ئیسلامیەکان وابیرەکەن ویان ئۆپۆزیسیۆن وابیرەکاتیان یەکێتی و پارتیشۆن بیرەکەنەوە من بڕوام وایە هەموو هێزە کوردیەکان بە هەموو جیاوازەکانیانەوە سەبارەت بە کەرکووک بە کوردستانی بوونی کەرکووک وەکو یەک بیرەکەنەوە ئاخر نامە ئاخر بۆ نائیبی محافظە حکمی من و تۆکا لە کەرکووک ئەوە خۆی بە بێگومان هۆکار زۆرە نەمان ئەتوانی دوای ئەو پرسە سیاسی کە دروست بوو دوای 16 ئۆکتۆبەر من ڕاستگۆ بم لەگەڵت کاگرانج ئەتوان ڕادانرێتەوە من ڕاستگۆ بم لەگەڵت من پێم وایە بەشی زۆری ئەو قسانی کە هەردوو حیزبە کوردیەکان کرد بۆ مجامەلی شەقام بوو نەخێر ئێمە نەمانەتوانین محافظ دابنین بۆ من مەسئولم لەم قسەیە کاگرانج تۆ لەگەڵ حکوومەتی عێراقیە تەعاملەکەی ئەم حکوومەتە هەروە بە ئاسانی ناتوانم یەک پرسیار بکەم وەکو پیاوێکی خوێنەوار خێرە ئەتوانن سەرۆک کۆمار دابنێن خێرە ئەتوانن وەزیری دەرەوە دابنێن ئەم کووردا ناتوانن ئەتوانن وەزیری داد دابنێن ئەتوانن عزووی محکەمەی باڵای فیدراڵی دابنێن ناتوانن محافظی کەرکووک دابنێن سەریح بم لەگەڵت بەڵێ کورد ڕەنگە بتوانێت ڕئیس وزەرای عێراق دابنات بەڵام ناتوانێت کۆی ئامانجەکانی خەڵکی کوردستان لە کەرکووک بێنێتە دی کاگرانج ناتوانێت یا لەبەرەوەی سستیە کردووە نا بە بێگومان هۆکار هەیە هەر تەنها هۆکارەکەەوە نییە کە کورد خۆی نایە ئەمە بکە کاگرانج لعبەی کەرکووک لعبەیەکی ئەوە ئاسان نییە بەڵام لە پاڵیشیا خۆشمان زۆر کەم تەرخەمین
کەم تەرخەمەکەی خۆشمان ڕوبەری گرفتەکەی ئێمەی گەورەتر کردووە ئەگەر نا کاک ڕەنج ئاخر کابینەی جنابی سوودانی کە دروست بووە کورد بە یەک وەرەقەی هاوبەشەوە گفتوگۆی لەگەڵ کردووە و دەستکەوتی زۆر گەورەشی تیا بەدی هاتووە و یەکێکە لە کارنامە زۆر باشەکان و من ئێستاکە هەموو ئەم شتانی کە من بە توی ئەڵێم داوام لێ کۆم بۆڵگای خەمە بەردەست من بڕوان بۆ ئەرگۆمنتەی تۆژ نییە کە بۆ نمونە ئاوا بە ڕەهایی ئەڵێی نەخێر کورد ناتوانێت پارێزگارێک بۆ کەرکووک دابنێتەوە من نەموت پارێزگارێک بۆ کەرکووک دابدرێتەوە زۆر بەوردی ئاگام لە جملەکانی خۆ وتم بەڵێ من وتم کورد ئەتوانێت ڕئیس وزەرا دابنێ بەڵام ناتوانێت کوی ئامانجەکانی نەتەوەکەی لە کەرکووک بێنێتێت من پرسیاری پارێزگارم کردوتە لەم مەرحەلەیە دانانی پارێزگا و ئەو کاتی کە ڕووداوەکان ڕوویدا دانانی پارێزگا جۆرێک بوو لە محاڵ داناندرا بۆ مجاملەی شەقام بوو پێم وایە ئەگەر ئێستا ئێمە لە بەردەم حەدەسێکی گەورەیین ئەگەر ئێمە بتوانین بە یەک لیستی هاوبەش کورد هەمووی پێکەوە بە خیتابێک بە دیدێکی هاوبەش وەکو کورد وەکو نەتەوە لەگەڵ برانی تورکمان و برانی عەرەب و هەموو ئازادی خوازانی ئێرە لە ڕێگەی پێشکەشکردنی ئەجندایەکی یعنی ئینسانیەوە نەک قەومی چونکی کاک ڕەنجتوو خۆت پیاوێکی شارەزای قەومی بوونی متەتەڕیف زۆر زۆر خەتەرە ئێمە دەبێت خۆمان ئامادە بکەین هەموو ئازادی خوازان هەموو جیاوازەکانمان یەکخین لەم پرۆسەیە انتخابات بەرینەوە بۆ ئەوەی بتوانین محافظێک دابنین کە جێ ڕەزامەندی هەموو خەڵکی کوردستان و عێراق بێت بەڵام بەڵگەیەکی تر ئەمەی بیخەمە ڕوتخوا کاک ڕەنج بفەرموو بەڵگەی نهێنی بە ئیمزای جنابی کاک مەسعود و جنابی مالیکیم لایە کە یەکێک لە خاڵە هەرە ئەساسیەکانیان بریتە لە قەزەی ماسەلەی مادەی 140 ئەو کاتی کە جنابی مامجلال ئەبێتەوە سەرەوە کۆمار بۆ حەلکردنی کێشەی کەرکووک کە جنابی مامجلال و جنابی کاک مەسعود و جنابی مالیکی یەکێک لە ئەساسەکانی دروستبوونی ئەو کابینەی جنابی مالیکی ئەوە بۆ کە ئەو دوو جامێرە پیان و تۆ دەبێت کەرکووک یەکێک بێت لە قەزای ئەساسیەکانت ئەگەر نە حکومەت تەشکیل ئێستا ئەو پۆستەت هەیە بۆ ئەو کۆنێکشنە ناکەی کە جارێکی تر ئەم مەسەلەیە لە مێزی کوردی وەکو دکتۆر شەرکۆ کرماس فەرمووی لە سراعی کوردی بیکەیتە دانووسانی کوردی عەرەبی دانووسانی ئیقلیم مرکز پاشەم ناوبڕە وەڵام بیتەوە سپاسە دەکەم بینەرانی بەڕێز ئەگەڕێمەوە وەی گوێ لە جوتیارە بەڕێزەکانیش ئەگرم. بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ پرسیارەکە ئەوەیە ئێستا ئەوەی کە ڕاستەوخۆ تەمسیلی ئەم قەزیاکات دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێما کە جەنابە سەرۆکایەتیەکەی بۆ سەرنجەکان ناهێنیتەوە سەرم پنتا بۆ ئەم مناقەشەی کوردیە نایکەی بە هەرێم سنتەر کاک ڕەنج ئەمە سەرنجێکی زۆر تەواوە من لە ناڵێم هەرێم سنتەر چونکی هەرێم و سنتەر لەسەر کەرکووک زۆر گفتوگۆیان کردووە من پێم وایە زۆر گرینگە لەسەر ئاستی کەرکووک ئێمە دەست بە گفتوگۆ بکەین لەگەڵ حیزبە عەرەبیەکانە لەگەڵ حیزبە تورکمانیەکانە لەگەڵ ئەوانەی کە زۆر ئەنسووریشن لەگەڵ ئەوانەی کە زۆر قەومیشن چونکە ئێمە دەبێت گفتوگۆ بینینەوە ناو کەرکووک ئەگەر قەرارێکیش لە بەغدا بدرێت ئەم قەرارە پێویستی بۆیە لەسەر ئاستی مەحەلیش سەپۆرت بکرێت پشتیوانی بکرێت و جۆرێک لە تێگەشتی ناڵێم هەرێمی سەر بەخۆ با کەرکووک ئەڵێم گفتوگۆ یعنی کە قەراری سەر ئێمە باسی جێبەجێکردنی مادی 140 ناکەین دەبێت ئەڵەی هەرێم و مەرکەز زۆر گفتوگۆیان کردووە ئێستا ئەتوانم 20 مفاوەزەوە بۆ ببژێرم لەسەر 200 ملیارەکە دەتۆش سیم بۆ ببژێرە لەسەر کەرکووک کە بە معلەنی هەموو کوردزانی بێتی چۆن کۆمەڵی خەڵک بە جانتاوە چوون بۆ 200 ملیارەکە بڵێ ئەم جارە چوون بۆ کەرکووک و ناوچەی جێناکۆک بیرتە هەبووە بەقەدەرەوە ئەزانی کاک ڕەنج خۆی لە ڕاستیە گفتوگۆ زۆر بۆ لەسەر کەرکووک و هەمووشم هێناوە بە ئیمزای خۆیانەوە هێناومە هەموو کابینەکان یەکێک لە خاڵە ئەساسیەکانی بەڵگەم لێ بکە من ئەڵەم 20 دانەوە بیرە بۆ 200 ملیارەکە سیم 15 پێ بڵێ کە خاص بۆ کەرکووک دانیشتن هەموو کوردزانی بێتی لە هەموو ماڵێکە خست بێتێ سەر ڕوودا و بڵێن ئەرەوەڵا شاندی کوردی پێ کاتبوو لە فڵان و فیسار ئەمڕۆ دانیشتن یا کەناڵەکانی تر ئەمڕۆ دانیشتن لەسەر کەرکووکە نەخێر کاک من بە دیاریکراوی هیچ بەڵگێکم لەسەرەوە لانیە بەڵام بەڵگەم لەسەرەوە لە بەشێکی ئەساسی پێگێنانی کابینەکانی حکوومەتە یەکێک لە
پنتەکانی گفتوگۆکرد لەگەڵ حکوومەتی عراقیە مەسلەی کەرکووک بووە بەڵام یەک بابەت زۆر بەوردی سەرنجە نەدا من ئەمەوێت ئەم قسەیە دووبارە بکەمەوە کاگڕەنج زۆر جا قرار لە بەغاوە درێت سەبارەت بە کەرکووک لەبەرەوەی لە کەرکووک زمینی بۆ نەڕەخسێنراوە دژایەتی بۆ دروستە بێت زۆر جا خۆشمان تعبیرکردن لەسەر جێبەجێکردنی مادی 140 بە جۆرێکەکەین وەکوەوەی مادی 140 تەنها تایبەت بێ بە کورد نەخێر مادی 140 فەرزکردنی ئیرادی نەتەوەیەک نییە بەسەر نەتەوەکانی ترا بەقەد ئەوەی کە حەقە بۆ خاوەن حەق ئەگەڕێنرێتەوە بەڵام عاجز نابێت ماوەیەکی تر ئەوان داوای مادەی 140 جێبەجێ بکرێ ئەوانن ئێستا هاتوونەتە سەر تۆپزاوە خەریکە کۆمەلگای نیشتە جێبوونی 30,000 کەسی دروستەکەن بە ئیمزای سەرۆکی شارەوانیە کە کووردە زۆر نیگەرانی ئەوە مەبە ئەگەر 50 ساڵی تریش 100 ساڵی تریش مادەی 140 وەکو خۆی کە هاتووە هەر سێ فەقەرەکەی وەکو خۆی جێبەجێ بکرێت هەتاکو یەک ئینسانی کورد مابێ ئەم شارە شاری کوردستانی بەپێی هەموو ئەو داواکاریەکەی دادگای باڵای فیدراڵی کە لەمە بەدووە هەموو کەسێک بۆ هەیە لە هەر شوێنێکی عێراق ببێ بە خاوەنی زەوی و هەوێ ئەو شوێنە و حەقی تەسویتیشی هەبێ ئەوە بەشێک نییە لە مادەیەکی دەستوری من نازانم محکەمی فیدراڵی ئەم قەرارە ئەدا پێچوانی دەستوریانە بەڵام ئەم قسەیە بەشێک نییە لەو بەشێک نییە بەڵام نەتیجەی ئەبێت تەسیری ئەبێ نایبێت شەرکۆ بەبێگومان کاریگەری بێت کاغڕنج من پێم وایە هەرسان ئەو تێگەیشتنەی کە ئێمە بڕیار بدەین لەسەر بنەمای دەنگدان و ژمارە و ئەوانە تێگەیشتنێکی هەڵەیە یعنی لەوانەیە بۆ 20 ساڵ پێشستا دروست بوو بێکم ئەم بڕیارە درراوە بەڵام ئێستا ئێمە دەزانین کە ڕێژەی گەشەی خێزانی کوردی و تورکمانیش زۆر کەمترێت لە ڕێژەی گەشەی خێزانی عەرەبی ئەمڕۆ کە دەنگدان بکرێت لە کەرکووکە ژمارەی عەرەبەکان زۆرترن ینی بەوە ناکە مەسەڵەن عەرەبی هاور دەبێت هەر بەخۆی ینی بەپێی گەشەی خێزان وای لێ دێکە سبیانێ تۆ دەدۆڕی تعدیلی مادەی 140 خۆ بە ئێمە ناکرێت من پێم وایە ئەم پرسێکی نیشتیمانی و نەتەوەییە پرسێک نییە کە پەیوەندی بە ژمارەوە هەبێت لەسەر بنەمای ژمارە و بەس تازە کرا بڕیاری لەسەر بدرێت تازە کرا مادەی تەنیا حەلێک تۆ هەتە و نیتە مادەی 140 چارەسەرێکی تر هەیە من پێم وایە دەبێت ئەم پرسە پێداچوونەوەی استراتیژی بەسەردا بکرێت کە بگوترێ ئەمە بۆ حەلی ئەم زەمەنە بووە بەڵام بۆ ئێستا نییە کورد دەبێت ئەوە بزانێت ئەوە حەل نییە بۆ ئێستاکە دەست خۆش کاک حسێن یعنی تۆ هەمان خۆت و ینی هەرچەنە من زۆرم ڕق لە وشەی پێک هاتێ هەستەکەم باسی کیمیاکە مەستەکەم بۆ مرۆڤ نابێت یعنی هیچ جیاوازیەک نییە لە بینی کورد و تورکمان و خەمەکانیان تێگەی خەمەکانیان لەم بەرنمەیەدا ینی خەمەکانی تورکمان کە هاتووی لەم بەرنمەیە نمایندەیان بکەی یان نوێنەرایەتیان بکەی تۆ چییە فەرمووی زۆر سپاس بۆ ئەو لقا لە ئێوەداتەم بۆ ئێمە و زۆر سلااو بۆ هەموو دانیشتویانە ئێمە بەڕاستی یعنی لە کەرکووک مەسیرمان یەکە کورد و تورکمان ئەو زوڵم کە هاتی سەریانە یعنی بە ڕێژیمی سەدام بۆ کەسی تر نەهاتووە یعنی کە میثال کە ئەیدەنەوە مەثلەن تو ئەتوانی خانۆت بفرۆشە بۆ عەربی بەس بۆ کوردی بۆ تورکمانی ناتوانانی بفرۆشی ئەچیتە بۆ تەعین کورد یان تۆ تەقدیمەکەی یەکسەر کورد و تورکمانە لابن بەس عەربی ئەتوانی تەعینە بن دوایی ئێمە پێش هەموو زەویان عەزمان هەموو بۆ جوتیارەکان بۆ ئێمە بوو یعنی پێش 50 ساڵ 5-6 ساڵ چێ بوو یعنی خاوەنی ئەو زەویانە کە مسادرە کردوون ئیستیملاک کردیانەوە تەوزیع کردیان بۆ چییە تەوزیع کردیان بۆ زەلامی ئەو نیزامەیە کە چوو بۆ قومیەکی یەک قومیە موالی بۆ خۆیان باشە ئێستا ئەتوانی کۆمەڵی خاڵم بۆ ببژێری کە لەلایەن دەسەڵاتی خۆجێیی واتە سوڵتەی داخلیەی کەرکووک و کۆی ڕؤیا دیدگای ئەنزیمەکە دامەزراوەکە تەطهیری عێرقیەکە واتە جیاکاری تەطهیری عێرقی وابزان پاکتاوی ڕەگەزیەکە بەڵام ئەمان بڵێن دیسکریمنیشن هەیە ڕەگەز پەرستی هەیە فەرقی تۆ و عەرەبێک هەیە فەرقی کوردێک و عەرەبێک هەیە لە مامەڵەی ڕۆژانە لە جوابانەوەی فەرمانگەکان لە هەموو شتێکە مامۆستا زۆر و ئەو شتێک وازەحە ئێمە هەیە شتێکی داناوە کاتی رێژیمی تەواو بوو کاتی بەعس ئەو کاتە ئەو قەرارات کە دەرکردویانە و دانایانە حتا ئێمڕۆ ساری المەفعولە دەڵێن حتا ئێستا کورد ئێستا معاناتی هەیە تورکمان معاناتی هەیە بەعس حکومەکە لە کەرکووک ئەتوانین دەڵێن خۆیان دەڵێن الحكومة الدولة العميقة
ئێستا یعنی ئێمە سەیریکەن خەڵکی کەرکووش ئەیناسن جەماعەت هەیە ئێستا مەسئولە برایی ئەوە بوو داعش بوو ئەوان بە قاقز بە قوانین ئەڕۆین حتا ئێستا ئێمە ئەو قوانینە کە ئەگەر ڕناوەستن حەقی کەرکووک و تورکمان ڕۆژ بە ڕۆژ کەمە بێ لە کەرکووک یعنی ئێستاش مەجلیسی قیادەی سەورە حکومەکات بەو قوانینە مامۆستا ئێستا یاڵە ئەو جوتیارانە بۆ چاتونە ئەوانە عەزیان هەبوو زەویان هەبوو ڕۆژ بە ڕۆژ کەمە بێ لە ساڵ و 75 زەویان ئیستیملاک کردیان ڕاستە هەندێک لەو عەرەبە هاوردانەی کە پارەیان وەرگرت لە زمنی جێبەجێکردنی مادەی 140 دیسان نەژ ڕۆشتونەتەوە عەرزی تریشان پێکڕی هەندێکیان والله ئەوە هەموو احتیباری هەیە مامۆستا من لێرە هەیە ئەوە مصادرة أراضي 90 كون دو مرحلة كرديانة مجموعة يكسر وخانديان محطي قطار كرديان أواني تر دلي داين نو خانو كان بشش مانك دبي محاكم بشش مانك دبي التخلية كان همو خانو كان كاسش ناتوان اعتراضك إلى يك محاكمش أمر شو يبو خويا ناتوان استقبال يكين أي اعتراض بو عرض زوي زراعيا خانو كان توزيع كان أوانا دوائي بو جماعة معنا بمراحل حتى استا خانوكيان لبيش شاومان دوائي 2003 چی کردیان بو اما بو چی او قرارات الغاء نكرديانوا ضلين مظلوما والله راسته حقا باشا چی کردن بو ما مصطلح تعيينات ملاكي ما مصطا پروردا لهمو مشتانه وكو كرد غدر دليوي تركماني شكراوا طبعا ما مستا اما يعني برون استسيري كان يعني ضلين قطاب خانه هي مثلا حوت فراشي هي يعني مثلا قطاب خانه هي صد مدرس نسرا راسا او ميلاكي لبغداد ودي اي شلون بو ايوش ليرا ناوكان غورنو كردو عربكان كردو تركمان كان لابن ويكن عرب خانشيني لحوي جو خلكان انا وسنتري شار زور هي ما مستا زور هي وشتي كان يعني كس يعني همو خلق كركوك ام وشتي كان دزانن او اشتيك هي ما مستا ما مصاتو ما يوزبو يا برواد بوهي كدا صلاتي كرد بيضن نابي لما صلانا وميديكي ترش كبيت قلا وزير كاني كرد لفراكسيون كان لو اندام برلمان تركماناني برامان كا لبغايا لهوليرن والله ما مستا ايما قصة كردمان استجاري ترقصا كان دبي كومل بكن كرد وتركمان برلمانيا كان وزيرا كان سيري كان حل بكن او مشاكل مان ليره ببيع حل ايما روج بروج ضعيفه بن ده صلاه بن سبون منى جنابي سروق وزيران كاك مسرور بارزاني جنابي جگري سروق وزيران دعوتي ايوبكا تو تشي بيلي شلون حلي بكا ما مستا حل شي وا دبي او لجان كديله بغايوا بو مثلا تقييم يعني اشتيك بك ولا كركوك دبي خلقي كركوك لقليان بيه نك يك لجنة ديلا بغا خلق مثلا جنوبة ديلا دانش إلى هوتيل ولا مطعم ودانش إنه أتشن قصاي أوي كدانش تو ليرة أريبو خوي أو هاي وجهة نظر منو الروي حقيقة ناقية حقيقة تو أوي يعني تو أجر بدا نتسو تاني نتسو تاني ناتواني تو دزاني تشي توي ما مصطفى إيه ما أوانا أو جماعة دزاني شيء ما مصطفى أستاذ أم بريارات شيكا بمهم تعريبوا تيريان نخوارد وإن جاب ناوي وزارة دفاع كاك سامي أنا كومالجاي نشتجابون دروس بكن أما كرد شان يزار ركع وبيدوا أما جاب كريه والله مستواقع كيس كيما هو تقريبا لدواء أكتوبر كويما محل ما نها مروش بسينا ودينا السلمان خاوان قريبس ديت وزاري دفاع ديت استشم آخر شتوا تقريبا دو ما قبل موضوعي بلديات وتبيشوا يعني اشتكي هم مو كسب زاني بيستاكا أم خلق أنا بيصال درب بون لحفتها وبينزوا درب بون هتاكو صدام كوزياترش لبيصال إسا خوت واقع كتبيني بس خوت ما مصام فقيرة هاتا ويستاكا زوي وكم من الواي بيصال مسرفي ليكا بخوا ديناري كي دسك حوصته بنزاي لو زوي سرفكا يفرمو استاكتو هاتو او همو دانش والله زوري قرزاره لسر زوي كان مره شي بويدانا وكهرباي بوي كشاوه حقلي لباني كردوا يا باشا ستو دي شخت قلمي شي دي كاكا ورا هلصتو اما طبعا دو مقاطعي 90 مقاطعي بستشواري ايميا مقاطعيه شي لقلايا نزك 3000 دون مكاكتو هلصاي كمك وملقاي نشتزيبون يعني بس يك والله ناسانم
قابلە بیاتەوە بە تۆ مستحیلە مستحیلە ئەزانی لە هەمووی کۆمیدی ترکیا بەڵێ وەزارەتی بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکک کەوتوێتی زەوی سەرگەڕان لەگەڵ زەوی تۆبزاوە بە کەڵکی کشتتوکاڵ نا لەمە کۆمیدی تر لای منە مامۆستا ئەوەیە باوت بۆ باس لەوەش کۆمیدی تر گەلێ لەمە زیاتر بەڕێوەبەری کشتتوکاڵ لە کاتێکە وزاری دیفاع هات داوای زەویەکانی کرد وزاری دیفاع تەمەن مامۆستا بۆ معلومات ئینسان بە حقیقەتە مشتێ باسکە زەویەکان کەوا من باسیەکەم زیاتر لە 30,000 دوێنمە ئەوەی وا دیفاع بە داوایەکان نێزیک 4,500 دوێنمە ئەڵێ کاتی سەدام ئەمە کراوەتە ناو منەوە چونکە تەفاسیلە زۆرە مامۆستا کاتێ زۆرەوێ لەسەری قسە بکەین بەس کە کاتێک کە دیفاع هات داوای زەویەکانی کرد بەڕێوەبەری کشتتوکاڵ لای خۆیەوە بەیانێکی دەرکرد لێ کاکە بۆ دیفاع نییە ئەو زەویانە وەرگێتەوە چونکە ئەبێ پێش ئەوەی وا بدرێ بە دیفاع حەقی خاوەندگرێ بەستە عەرەبەکان بدرێ وابوویان نا بەمەیان چێڵێ مامۆستا جوابم دەرەوە يعني دبل تعويض اي ما قري شو كان ما مستعمانهم يقينا جنابي وزير جولم كوميديا هي وانا بلا شتيكي ترى زور مهمه باسكم اما طبعا اما شش مانجا بيت شش مانج بزماني عربي بو همو برلمانتاري كي كركوك تركمان هردو جهتي تركمان يكيتي بارتي هموهم كو كردوتوا شاهد ما لسر ام موضوعه الى الساده النواب عن محافظه كركوك يكو دو سي وشوار وبينس هموي کاکە فریامان کەون هیچمان لێتان ناوێ یەک داواکاریمانێ هەمووتان بێکەوە بەس بتان بینین کۆبوونەوە خوا لەبان سەرشایەدا ئە لەوێ خوێنمانش بڕژێ بێکەوە کۆ نابنەوە قەت دەلیلمێ کۆ بنەوە کاکە کۆ بنەوە فەرم بۆچی کۆ نابنەوە بۆ داواکاری مافی خۆیان مامۆستا ینی من بەزمێن بۆ بەرنامەیەک هاتووم بەڕاستی زۆربەی ئەمانە من چووم لەسەر ئەرزەکانیان چاوەڕێی منیانە کردووە نەبوو يعني من واي نابينم كون ابنو من زور يقرتوها مستحيله ها يك دقه برلمان تاركان ما مصنع برلمان تاركان لا يما ما مستوى بيبدا يما وكو كرد وتركمان وكو جوتيار هيك شيك ماني انا لمن تينغش ما مصنع من اليم يما كون ابنو بما مستحيله باش يسسر كومار كردا بله وزير داد كردا بله بيشوتر وزير اعمار واسكان كرد بو وەزیری دەرەوە کووردا جێگری سەرۆکی پەرلەمان کووردا پێت وایە هاوڕای لەگەڵ جەنابی سەرۆکی دەستا کە بە هەر هەمووشمان ناتوانین قەزەی ناوچەی جێناکۆک چارەسەر بکەین والله مامۆستا واقعەکە حکومەکە ئەگەر شتێکیان پێ بکریا دیار بوویسە لە ئەڕدی واقع فەرموو ئەمە وێستە خنکاوی نێمە مامۆستا ئەگەر شتێ بکرایە حاڵی ئەمە ئەم ڕۆژە نەبوو آخر ناکرێیا وەکو ئەوەی ئەبێ بیکەین نەمان کردووە نەکراوە مامۆستا نەکراوە براکەم نەکراوە مامۆستا نەکراوە دەبێ بکرێتەوە تۆزێ پێشی ستا مامۆستا یانێک شتێکە تۆزێ پێش قسەیە جوانت کرد وتت چەنەها شان دەچێت بۆ مۆزوع پارەکەی وا باست کرد یعنی ئێستاش لە تەلەڤیزیۆنەکەی نەمان بینی لجنەیە بڵێن وەڵای کاکە خەڵکەکە کورد و تورکمان ئەمڕۆ ئەچین ئێمە مفاوەزاتەکەین لەسەر زەویەکانەوە ئەوە نەمان بینی قەت ئێستاش یەک شتێکت پێڵێم جۆمان لێ بێ و برایانش گویان لێتی ئەلێ کاکە ئێمە زۆری نەماوە مەوزوعی ئیطفا معالەجاکەین شتێک وا ئەمە دووسێ مانگەی جۆمان لەم قسەیە مەوزوعی ئیطفا مامۆستا لەگەڵ ئیستملاکە ئەزانی وەک چی وادێت بۆتی کەم تقریبی کەم تقریب چۆن ئیستاکەیەکی عملیاتێکی دەشکاندنەکە ئەمە ئیطفایە عملیاتی استملاک ئەبێ ئەم سینەکەیتەوە دڵ معالەجە بکەی ئەگەر تۆ ئیطفایەک نەتوانی معالەجە بکەی ئەی پێم بڵێ عملیاتی دڵەکە چۆن بۆ منەکەی مامۆستا باشترین لە براتە وەرگرێ بە ویژدانەوە قساکەم چیت هەیە بۆ سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان مامۆستا ئەبێ بێن چارەسەر و چارەسەری کێشەکە لای نوێنەرانی ئێمەیە لای تورکمان و کورد خاوەن زەویەکان چیت هەیە بۆ وەزیری داد کە بەشێک بۆ هەموویان یەک پەیامە مامۆستا ئەبێ بێن ڕای ئێمە وەرگرن چونکە کاکە بە ئێمە بن بۆ بەغا وەڵا توانین مشکلەکە ئیلا چیت هەیە بۆ سەرۆک کۆمار وەکو حامی دەستور بە عەرەبی پێوترێ پارێزەری دەستور مامۆستا عینە نەفس قسەیە ئەگەر نێن لەگەڵ ئێمەی حق يعني نوێنەرانی ئەسلی مەوزوعەکە مامۆستا خاوەن تورکمان و کوردەکە و هەمومان ئەمەیکەوە نوێنەری منطقەکانی حەقیقەکە ئێوە قەتچوون بۆ پەرلەمانی کوردستان ئاوا کۆ ببنەوە نوێنەرەکان کەسمان نەدیوە کەسی هاتووە بۆ لای ئێمە باشە ئەبێ ئێوەش خاوەنی گرفتەکەشن ئەبێ ئێوەش بچن بۆ پەرلەمانی کوردستان ئێوە بچن بۆ مەکتەبی سەرۆک کۆمار ئێوە بچن بۆ لای وەزیری داد تۆ چووی بەڵێ چوویمە چی کرد هەموو ئەو کاتە لێژنەی زراعە بوو سەرۆکی پەرلەمانیشمان بینی لە ڕێگەی لژنەی مامۆستا عەبدولستار مەجید کوردستان بەڵێ
هەموو کێشەکانیشمان تێگەیان و ئالێتی حەلەکانیشمان تێگەیان بەڵام بەڕاستی پەرلەمانیش بێ هەڵوێستە لەو حالەتەی سیرکە من داوام لە پەرلەمان کرد بەس یەک بەیاننامە دەرکەن بۆ ئیدانەی تعریبی نوێ بەس ئیدانەی بکەن نەیان کرد تعریبی نوێ ئەتوانی بۆم پێناسە بکەی بەڵێ تعریبی نوێ ئەو تعریبەیە پەرلەمانی کوردستان لەسەر داوای ئێوە بەیاننامەیەکی ئیدانەشی دەرنەکرد بەڵێ داوامان لێکرد گوتمان بەس بەیاننامەیەک دەربکەن ئیدانەی تعریبی نوێ بکەن لە دوای 2007 دەریان نەکرد کێ سەرۆکی پەرلەمان بوو هەر یەکەیان بێت پەرلەمان دەری نەکرد چەند جار چوون و داوای ئەوەی کرد ئێمە من ساتای ئێستا 3 جاران چوون بەڵام جارێکیان سەرۆکی پەرلەمانمان دیت و ئەو داوایمان لێ کرد من مەبەستم یەک شتە ئەگەر ڕوخسەتم پێناسەی تعریبی نوێم بۆ بکە تعریبی نوێ ئەو تعریبەیە کە لە دوای 2007 بە منەظەمی هەموو دەسەڵاتەکانی عێراق لە وەزارەتەکان لە محافەزەی لە محکەمەی لە زراعی لە نفوسی بە حملەیەکی منەظەم کۆی گشتی لە تعریبی نوێیان دەست کردەوە هەر یەکە لە شوێنی خۆی هەوڵ دەدا پێگەی کورد و تورکمان لاواز بکەن لە بەرامبەردا پێگەی عەرەب بەهێز بکەن جا ئەوە تعریبی ئەنی گۆڕینی ئەو مدیر ئیدارانە دەگرێتەوە کە 97 کەسن ئەوە دەگرێتەوە کە دەست بەسەر هەوڵ دەدەن دەست بەسەر زەوی زارەکاندا بگرنەوە ئەوە دەگرێتەوە کە تۆ وەکو ئەوە لاوازبی هەوڵ دەدەن کێشە لە نێوان کورد و تورکمانەکان مامەساوەڕەقەکەی زوو لێسەنمەوە پۆستی هەستیارتریشی تیا بوو بەلایانی کەم پۆستمان لەدەست محافظت لە دەستداوە بە تەنیا بەسە بەس محافظت لە دەستداوە تۆ چەند قایم لە دەستداوە ینی پۆستەکان یەکجا ئەوانە هەموو بەشێکن لەو حملە تعریبەی نوێ و ینی فکرەکەم نەزەمش وەکو کاکوسێن گوتی ڕاستەکەی بەعەس ڕووخاوە بەڵام فکرەی بەعەس لە کەرکووک زۆر بەچڕتر ئەو جا ئەگەر ئەو کاتە بە واستەی هێز و ئەوە جێبەجێ دەکات ئێستا لە ڕێگەی یاسا و ئیدارەوە جێبەجێ دەکرێتن لە ڕێگەی یاسا و ئیدارەوە جێبەجێ دەکرێت خاڵێکەیە لەسەرەوەی کە هەندێک زەردەخەنەت کرد کە گوتت ئەوە دەبل تعویزن من مکعب تعویزت پێ دەڵێم فەرحان غەزال فەرحان کەسێکە عەرەبی هاوردەیە هاتۆتە لە پەلکانە هەم خانووی دراوەتێ هەم تعویزی 10,000ەکەی دراوەتێ هەم زەوی کوردیشی دراوەتێ ئەو جارە بە پێی دەستور لە چوارچەوەی مادەی 100 ئەوە مستەمسەکە کە بەخۆی داوای پارەی کردووە ئەوە بڕیاری محکەمەیەکە دەڵێتن ئەوە لێژنەی مادەی 100 کە دەڵێ 13 ملیۆنی لە بەرامبەر ئەو عەقدەی وەرگرتووە ئێستا هاتۆتەوە محکەمە جارێککە بڕیارێکەکەی بۆ دەرکردووە بۆی کە جارێککە زەویەکەی بدەینەوە مکعب تعویزە وەڵام مکعبە کاکڕەنج لێرەیەک شتێکی زۆر مهمە سەجەنابەت شتی گەورەت باس کرد بەس شتێکی زۆر بچووکمانەوە بەسیط زۆر یعنی معقولە نەتوانین کتابی ئاراستەی سەرک وەزیران بکەین کلێن کاکە هەتاکو مادەی 140 مادەیەکی دستوریە کەس نیقاشی لەسەرە منیە محکەمەی ئەتحادی ئەترافی پێکردووە یعنی یەک بڕیارێک لە سەرک وەزیرانەوە دەرکرێ بۆ 3 لایەن وزارەی زراعە وزارەی ئیسکان وزارەی دیفاع کاکە دەستکاری ئەم زەویانە مەکەن هەتاکو لجنەی مادەی 140 تەفعیلەکرێ ئەمە زەحمەتە جاکێ ئەڵێ و پیاوە کتابی نەکردووە نەو کردووە قسەکەی سەرنجێکی تەواو بەڵام ئەمە کراوە بەس جێبەجێ نەکراوە ئیش پێ نەکراوە ئەخە بۆ ناکرێت ئەوەی سوالەکەمان کاکێ ڕەنج کۆی ئەم گفتوگۆیە ئەگەڕێتەوە بۆ 2 خاڵی ئەساسی خاڵی یەکەمیان ئەوەیە چۆن وا بکرێت قەرارەکانی مەجلیسی قیادی سەورە کاری پێ نەکرێت هەموو کێشەکانی ئێمە لێەوە سەرچاوە ئەگرێت سە بۆ نمونە قەراری 369 منتیقەی تۆبزاوە کە تووشی ئەم کێشەیەیان کردوین کە بەداخەوەکو پێشتریش لە گفتوگویەکمان کرد جەنابەت وتت ینی لێرە خەڵک ئەنفال کراوە چۆن ئەبێ لێرە شوێنی سەکەنی دروست بکرێت هەر لە ڕووی نەفسیەوە یعنی چەند ئازارکی قورسە قەراری 369 ساڵی 75 بە ئیمزای هینە ئەحمەد حەسەن بەکرا ئێستا کاری پێ ئەکرێت ئێستا کاری پێ ئەکرێت و بۆ زانیاری جەنابەت ئەوە قەرارەکەیەتی هەموو قەرارەکە ئەرێ یعنی خەڵک نازانێت قەرارەکە چۆنە قەرارەکە زۆر لەوە مەترسیدارترە قەرارەکە هەر بۆ منتیقەی تۆبزاوە و یایچی ترکەلان نییە قەرارەکە بۆ زۆر جێگەیترە هەمووی لێرە هەیە و چۆن ئەم قەرارە دەرکراوە و لەسەر چ بنەمایەک ئەم قەراریان دەرکردووە ئەوە کوێ قەرارەکەی دوای من تەسلیمی جەنابەتیەکەم کاگڕەنج هەندێک ئیشی زۆر باش کراوە بەڵام بەداخەوە کاری پێ نەکراوە بۆ نمونە ئەمە بڕیاری ڕقم ئیش یعنی کار کە ئیش کراوە و کاری پێ نەکراوە من ئەمەیە لە ڕێگەی بەرنامەکەوە لە ڕێگەی بەرنامەکەوە هەمومان پێکەوە چونکی من وەکو ئەوانە جوتیارم لەسەر خاکی ئەم وڵاتە یعنی بۆ ئەوی بزای من کەرکووکیم من خەڵکی سەرگەڕان و تۆبزاوام
کاگڕنج قەراری سی ساڵی 2012 لە ئەنجومەنی وەزیرانە بڕیارێک هەیە ئەڵێت دەبێت پەرلەمان ڕابسپێرێت کۆی قەراراتی مەجلیسی قادی سەورە ڕابژیرێت ئەم قەرارە دەبێت فراکسیۆنە کوردیەکان جێگری سەرۆکی پەرلەمان کاگەرێم ڤیانخان برایانی ئیسلامیەکان برایانی ئۆپۆزیسیۆن هەمویان پێکەوە کار لەسەر ئەم قەرارە بکەن ئەمە کە بڕیارەکەشی لێ دراوە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقا بڕیار دراوە قەراراتی مەجلیسی قیادی سەورە کاری پێ نەکرێت ئەی بۆ ئێستا کاری پێ ئەکرێت دەبێت ئەمە قەراری پەرلەمانی بۆ وەربژیرێت من لە یەک شت تێ ناگام نوێنەرانی کورد لە بەغا بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە باشە بۆ ناڕۆن هەر ڕۆژەی عەرەبێک لەسەر ئستحقاقی کورد دەچێتە محکەمەی فدراڵی دەعوایەک قەی دەکاوە ئێستا ئەمە کە قەرارە و کاری پێ ناکرێ ناتوانن نوێنەرانی کورد دەعواقەی بکەن نوێنەرانی کورد ئەتوانن ئەمە ئیمزای لەسەر کۆ بکەنەوە لەناو پەرلەمانە گفتوگۆی لەسەر بکەن و قەراری لەسەر وەرگرن چونکە کاگڕنج قەراری ئەنجومەنی وەزیرانە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی لە کۆبوونەوەی خۆیان بڕیاری داوە بە پێی قەراری ژمارەسی کار بە قەراراتی مەجلیسی قادی سەورە نەکرێت بۆ ئەوەی ئەمە جێبەجێ بکرێت دەبێت لە پەرلەمانی عێراقا بڕیار وەربگرێت شەرعەت وەرگرێت ئەمە خاڵێک خاڵی دووەم قەرارێکی تر هەیە جگە لە مەجلیسی قادە سەورە قەراری لیجنەی شئونی شیمالە کە عەلی حەسەن مەجید دەری کردووە ئەم بڕیارە بە بڕیاری ژمارە 29 ساڵی 2012 هەڵوەشێنراوەتەوە و 3360 قەزیەی گرێبەستی پێ هەڵوەشێنراوەتەوە واتە حەق گەڕێنراوەتەوە بۆ صاحب حەق ئێستا دیسان ئیشی پێکرێتەوە قەرارە ئێستا کەش بەشێکی ئیشی پێ ئەکرێتەوە واتەوە 1404 قەزەی ترماوە کە هەر شئونی شیمال واتە لە سەردەمی عەلی حەسەن مەجیدا قەراری لەسەر وەرگیراوە یەشتان جێبەجێ نەکراوە واتە ئەم دوو قەرارە ئەگەر فراکسیۆنەکانی ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵەیە تەنها تەرکیزیان لەسەر جێبەجێکردنی ئەو دوو قەرارە بێ وەکو خۆی بەشێک لە کێشەکانمان چارەسەر بەس فراکسیۆنە گەورەکان تەوجێه لە حیزبەکانیان وەرەگرن بۆ تۆ وەکو سەرۆکی دەستا لەگەڵ حیزبەکانیان ئیش ناکەی بۆ ئەوەی کە بیکەن بە استراتیج و بە ڕەنج من لەگەڵ ئەو جای کە سەردانی سەرگەڕانم کرد لەگەڵ کاک خالید شوانی و کاک شاخەوان عەبدوڵایە زۆر بەوردی قسەم کرد و پیانم وتم خۆم چوومە ئیتر گوێ لە جوتیارەکەم مەگرنەوە من خۆم بۆتانی باسەکەم دۆخەکە دژوارترە لەوەی کە هەمومان نەزانین ئێوەش هەردووکتان کەرکووکین دەبێت هیمەتی زیاتر بکەن حقیقەت هیمە زۆر ئەکرێت و ئەوە نی ئەوان لەوێ دانیشتی بێتن هەر خەریکی بەڕێکردنی کاتە خۆشەکانی خۆیان من ئەبەدەن وانە و من پێشتریش نەموت ئەگەر سەرۆکی ڕئیس وزەراش بکرێت بە کورد ئێمە ناتوانین قەزێکە چارەسەکەین وتم ناتوانین کۆی خواستەکانی خەڵکی کوردستان بێنینە دی لە منتیقانە بۆیە کاک ڕەنج ئەم مەسەلانە حقیقەت بیرکردنەوە و لێکدانەوە هەرسەنگاندنی وردی ئەوەیە عەرەب و عێراق دەوڵەتە لەو کاتی لە ساڵی 90 لە ڕێکوتنی قاهیرە قەرارە درێ عێراق دروست بکرێ و لە 2021 عێراق دروست دەکرێت لەو کاتەوە هەتا ئەمڕۆ بە بەرنامە کورد بچووکەکرێتەوە ئێمە دەبێت لە ئاستی ئەو تاریخیا بین بیرکردنەوەی ئێمە بەقەدەر ئەو دژایەتیانەی کە ئەکرین گەورەیە یا هێشتا زۆر لۆکاڵین بە بێگومان هێشتان ماومانە بتوانین قەزێکە وەکو ئەوەی کە قەزەیە بەو ئەندازەیە هەڵسەنگاندنی بۆ بکەین و یەک ڕوئیای کۆنکرێتی کوردی بەڵام لەسەر بنەمایەکی ئینسانی نەک دژی عەرەب و تورکمان بینا بکەین مامەسا دەشتی من چوون بۆ تۆبزاوە بەڵام نەهاتم بۆ سەرگەڕان لەبەرەوەکو سەرگەڕانیەک حەقی خۆتە لەسەر معاناتەکانی سەرگەڕان بۆم بدوێ بفەرمووڵێ وڵا کاگڕنج معاناتمان گەلێک زۆرە تەبعاً برادران زۆریان باس کرد بەڵام وەکو ناوچەی سەرگەڕان منتیقەی کەندێناوە یعنی وەکو معسکەرێکی لێهاتیە مەسەڵەن باسی گوندی خۆم دەکەم پەلکانە باوەڕکە لە 5 نقطەی عسکەری تۆقی پەلکانەی کردیە نقاتیان دانایە مەقڕی سریەی لەسەر گردەچیە چاوی لەو خەڵکەیە کە ئیش دەکات جوتیارێک ناتانی بستە سەر زەویەکەی هەتا ئێستا ئەمە زەویمان چێڵایە تۆمان کردیە بە شەو بە دزی ئەوجا بە جۆرەها ڕێگە مەترسی داعشیش لەولاوە داعشیش لەولاوە بەڵام نایلن ئاو بدەی نایلن مەسەڵەن دەرمانی گژوجیا هەیە بۆ پاکردنەوەی زەویزارەکان سەیتەرەکان ینی سەلام دەکەی سەلامیشت جواب نادەنەوە هەموو شتێک مەمنوعە هەرچی بەس برێلۆ ئەو 5 گوندە شەناغەیە پەلکانەیە گابەرەکەیە خراپەیە سەر بە شاخ برێلۆ منتیقانە دەچم ئەگەر یەک مەرد لە ناو سیارەی بیتن نایلم یەک فەردەگەنوە تەبی نایلی بچی لە سەیتەرەی سەرگەڕان
تەقسیم کرایە لە بینی دوو فرقان فرقەی چاردا یەک سەیتەرە دەسوڕێەوە لە بۆ پەلکانەوە ئەوانە فرقەی هەشتا ئەو سەیتەرە ئێزنە دەدا ئەوە ڕادەگری دەجێرتەوە یعنی بە نەوعی پرۆسەی تعریب طبعا بەردەوام بە هەموو جۆرەکی ئەمە بە مەرکەزی دەیە ڕاکانجبوریش دەوری هەیە ڕاکانجبوری دەوری سەرەکی هەیە لەم تعریبە بەڵێ لەم تعریبە بەڵێ لەم ئاژاوە بەڵێ بەڵێ لەمەیکە بە عەرەبی ئەڵێی سەلام عەلەیکوم کابرای عەرەب جواب نایەتەوە ئەوە جەوە نفسیەتی خۆیتی نازانم بەڵام حەقدەشیان لە دڵ هەیە بەرامبەر خەڵکی ئەو منتیقەی کە کووردە زائیدەن مەسەلەن ئێستا بڕۆ لە کەرکووک دەڕۆی هەتا دەگەیە دووبس ئەو گوندانە کوردی تێدا نەما هەموو خاکان هەموو بردیتەوە خانی لەسەر دروست دەکەن بیری ئاوێ لێ دەن معسکراتیشی لێ تەبان حیمایان دەکەن ئێستا ئەوی مایە لەو دیویزێ ئەمە ماینە بەڕاستی وەزعکەمان ڕاگرتیە ئەمەش نەگۆکو جووتیارێک لە بۆ مەسلحەتی خۆمان بەڕاستی ئەمە دیفاع لە خاکەی دەکەن زیاتر یعنی خۆم زۆر ئاسانە بچم لە شوێنە چکە ئیشم بەبی مکابراایەکم جنسی ئەوروپی دەتان بچمە ئەوروپا ئەی چیەڵێ بەو جووتیارانەی کە گلیان لە حیزبەکەی جەنابت و لە یەکێتی زۆرە ئەڵێن حەقە بەقەدەر قەبارەی مشکیلەکان خەمیان هەبێت مشکیلەکان بەوەی حەل نابی مەسەلامە کێشەکمان دەبی تەلەفۆن لە بۆ یەک دوو ئەندام پەرلەمانی دەکەن وەختی حەلی دەکەن مەسەلەن تۆزێک زەختەکەی کەم دەکەنەوە ئەگەر لەسەرەوە حەل نەکرێ لە ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمان و ئەوانە ئەوە وەزعیمە دەبیە هەر جاری تۆ دەکەین بە تەمای دروێنەی نینە بەڕاستی کە دروێنەمان کرد مەسەلەن ئەو ئەمەلەمان نییە دووبارە بچێڵینەوە زەختەکی عسکەری زۆرمان لەسەرە هەتا ئێستا نیان توانیوە ئەو زەختەی لە عسکەری چیشی بە کشتتوکاڵەیە تەداخل بکە ئەو تەرەکتەری مەبەسەر زەویەکە دەو زەویەی مەچێلە ئەوەی بکە ئەوەی مەکە بۆ گیانی کورد هەموو کەسە حەقیە والله ئەوە جا لەسەر سەلامەکە لە دینە ئێستا مانگی ڕەمەزانە لە دینە سڵاو سنەتە بەڵام جوابانەوەی فەرزە لەمەی ئێوە سنەتەکەکەن و ئەن فەرزەکە ناکەن وڵی کێشەکان گەلک زۆرەوە تەبان ئەمە بڕێک شارەزانە خەڵکێکی فەقیری هیچی لێ نازانی ینی احتیمالە بەجی بێلی بڕواگە زانی ناخۆشیەکە چیە حەزەکەم جەنابی سەرۆکی دەستەش یعنی بە تایبەتی تۆبزاوە یعنی تۆبزاوە ڕەمزی کارەساتێکی گەورەیە بۆ ئێمە هەرچی کەسێکمان لێ ئەنفال کراوە یەکەم جار براوەتە ئەوێ جیا کراونەتەوە زۆرینەی زۆری یعنی جیا کراونەتەوە ژن و پیا و مناڵ بە تەمەن اینجا دوایە بردووان بۆ لە ناوبردن معقول نییە تۆ بێ ئەوێ جارێکی تە تعریب بکەیتەوە بتەوێت کۆمەلگای نیشتە جێبوونی عەرەبی لێ دروست بکەیت ئەوە نوعێک نییە جەنابی وەزیر لە سوکایەتی بە بێگومان هەموو ماناکانی ناخۆش بە بێگومان کورد مەسەجی زۆر گەوری لە بەردەمە دەبێت تێی بگات و دەبێت خۆی بۆ ئامادە بکات یعنی ئەوان زیاد لە مەسەجیەکیان هەیە بۆ ئێمە بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانیەوە وەکو ئەوی کە پێویستە یەک گرتوو بین یەک خیتاب بین یەک استراتیژمان هەبێت یەک ڕوئیامان هەبێت بۆ ئەوەی بتوانین تەجاوزی ئەم هەموو گرفت و کێشەیە بکەین کاگڕەنج ڕێکەوتنی 11 ئازار و مفاوضاتی 84 من زۆر بەوردی بند بە بەندیانم خوێندوتەوە هەردووکی لەسەر قەزیەی کەرکووک کۆتایی پێهاتووە ئەگەرنە ئەمەی ئێستا هەمانە لە باشووری کوردستان بۆ هەموو بینەران ڕوون بێت بۆ حکوومەت بە هەموو وەزارەتەکانیەوە بۆ هەموو حیزبە کوردیەکان لە مفاوضاتی 84 و لە ڕێکەوتنی 11 ئازارە ئەمەیان دابوو پێمان یعنی ئەمە ئێستا هەمانە زۆر بە دەستکەوتێکی گەورەی نەبینین دەستکەوتەکە کاتێک گەورەیە ئەگەر کەرکووک و خانەقین و شنگالی لەگەڵ بێ بەبێ ئەوانە ئێمە نەمانتوانیەوە دووە ئامانج بێنینە دی بۆیە بە بێگومان زۆر زەرورە کاگڕەنج ئەمە دووبارە ئەکەم و ئومێد دەکەم جەنابی شتکاری دەسەرکی وەکو میدیاکارێک کە ئێمە لە بەردەم ئینتیخاباتیەکەین قەرارێ بکرێت دەبێت کورد بە یەک خیتاب بە یەک ڕوئیا بە یەک استراتیژ لەگەڵ هەموو ئازادی خوازانە بچێتەوە ئەم پرۆسەیەوە بۆی ئەم معاناتانە چارەسەر بێت کە ئێستا کە ئەم بەڕێزانە باسی من زۆر سپاستانەکەم کێ لە کۆتاییە کۆمنتێکی گرنگی هەیە چونکە ڕای جوتیارانم وەرگرتووە ڕای ئێوەم وەرگرتووە حەزم کرد لەبەر قودسیەت و گەورەی قەزیەکەتان لەگەڵ مادا بنیشن کە لێرەم چونکە کە لەگەڵ ما بن ئێوەی جوتیاران کە بەرنامەکەم هەر لە خۆمەوە هێزێکمێنێ یعنی لە پرسیارکردن و شتم ناترسم کە ئێوەم لەگەڵا بن تێگی ئەگەر ڕخسەت هەبی فەرموو جوتیاری سەرگەڕان ڕاستەکە وەڵا قسەی نەکردووە هەردانیشە فەرموو لە پێشەوەی دەستان خۆش بۆ بەرنامەیە قەراراتی بەعث ساری مەفعولە ئێستاکە لە کاتی هەڵبژاردنەکان هەر هەموو ئەندامانی مەسئولەکانی یەکێتی و پارتی داهاتنە ناحیەی سەرگەڕان
بۆ کۆکردنەوەی دەنگەکان ئێستا ئەمە چەندی ساڵە لە ناو کێشە گەورەداین سەردانمان نەکراوە بەڕاستی ئێمە فرامۆش کراون کە تورێنە سنوورێک یعنی کەرکوچان بەس بۆ بەرپرسە باڵاکان نهاتون بەڵام بەرپرسە باڵاکان بۆ دەنگدان داهاتون بەس ئێستا بەهانامان و بەڵام بۆ نمونە لە بەڵێ چەند کەسانێکمان هەن کەسانێک هاتون هەر خۆم هەندێکیانم هێنا ئەگەر بیرت بێەوە بوو لە لیستەکان ئێمە جەنابی سەرۆکی دەستەش هاتووە بەڵێ بەڵێ ماوەکە هاتووە تازاتوە ئەمە چەندی ساڵ لە ناو کێشە داینە بەڵام کەرکووک تەنها ئەوان بۆ نەفتەکە دایانویست بەڕاستی بۆ خاک تا ئێستا یەک جار لیژنەی کە دەچن بۆ بەغدا باسی خاک نەکراوە لە بەغدا باسی معاناتی ئێمە نەکراوە لە بەغدا ئەستان ئێمە دەمانوێت نوێنەرمان هەبی لەو ئەوچکە بەڕاستی نوێنەری جوتیارە منان هەیە لێرانش مەوجودن بە ئەرزی واقع کێشەکانمان گەلە ئەمجارە دەنگتان نا بە هەر کەسێ سوێنی بن هەرچەندە خۆشیان سوێنە خۆن بەڵام سوێنی بن بڵێن دەنگتان بۆ کاگرنج خەتەری زۆر گەورە لەسەر سنوورەکەمان هەیە دەستان خۆش کاک محەممەد وەڵام من یەک دوو خاڵم هەیە خاڵیەکەمەوەیاناکە ئەگەرەتانەوە ڕای کاک شاخەوان وەربگرن وەکو کورد بە گشتی زۆر گرنگە ئێمە لەگەر تورکمان یەک هەڵوێست بین لەبەرەوەی ئێمە کێشەکەمان یەک کێشەیە و بەڕاستیش دەبێت کورد لەو حەقیقەتە بگات ئەگەر هات وەکو پێشی 2017 کەرکوچی بەدەست بکەوێتەوە بەڵام دڵی تورکمانەکان ڕازی نەکا دووبارە خراپترمان بەسەر دێتەوە ئەوە خاڵێک خاڵی دووەمەوەیە باسی جیاوازیت کرد لە خەدەمات بەس سەیری ئەو ناحی عباسی و ڕاز و ڕەشاد بکە لەگەر وەرە سەرگەڕان و پردێ و ئەو منتیقەی بکە مقارنێ بکە بزانە چەندە هەر ئەوەندە وەکو ڕسمیات پێ دەڵێم لەوێندرێکە لە حکوومەتی عراقیڕا پێنج زۆر بودجیان بۆ تەرخان کراوە خاڵێککە هەیە ئەوەیە ئێمە تەنها ڕاستە ئێستا بابرێن وەکو سەرگەڕان و تۆبزاوە لێرەین بەڵام حقیقەتێکێک کە هەموو خاچی کەرکووک هەمان کێشەی هەیە بگرە لە هەندێک شوێن ئەگەر برێم خراپترە مەسەلەن وەرە داقوق لە داقوق بەڕاستی شێخەکانی تاڵەبانیان بە قەراری محکەمەی لە هەیەی نزاعاتی مولکیە جاری یەکەم و دواتریش ئێستا بە قەراری محکەمەی 17,000 دۆنمیا زەویان وەرگرتوتەوە بەڵام ئێستاش لە دەست عەرەبەکانە تەسلیمیان ناکەنەوە دەستخۆش زۆر سوپاستانەکەم ئەگەر زۆر زەرۆر نییە بە ئەتانەوێ خۆتان قسەکەن و نەچمە لای کاک شاخەوان ئەگەر ئەتانەوێ فەرموو قسەکەن نعم بس يعني عرب مسألة هي ضل يعني إكرام الميت دفنه إما موضوع ما هي يعني بس دانش يعني جرياب كان مشكلة نية دبي برلمانية كمان السلطة القضائية أعلى سلطة في الدولة أو أنا تنظيم كان مشروع إلغاء القرارات السابقة وخلاص زور سپاس بۆ هاتنی فەرموو زۆر سپاس بە خێراتنی بەڕێز کاک فەهمی و دوتیارە بەڕێزانەکەین لە سنووری لە ناوچەکانی کەرکووک بەڕاستی ئێمە کاتی کێشەمان بووە نەڵێن برادرانی سەرۆک کە زاگەی لێمان نەبووە کاک فەهمی خۆی سەردامانی کردووە هەموو کات بە تەلەفۆن لەگەڵمان بووە داواکاریەکانمانی بۆ جێبەجێ کرد هەتا داوایەوەمان لێ کردووە پارێزەر بۆ ماوتێتی پارێزەرتان بۆ گرن پارەکەی ئەگەر لە بجێی دەستەکەی خۆشم خۆم لێتوانی خۆم بیدەم بۆتان ئەتان دەمێت زۆر سپاس ئەمە یەک دوو ئەندام پەرلەمانەکان ئەمە لەم ماوەیە چەندیزە سەردانی سنوورەکەیان کردووە ببوورە ئێمە بەڕاستی کێشەکانمان زیاتر لەوەی خۆی بێنێتەوە بێ یەکێتی و پارتی قیادە لە ئاستی سەرەوە هەوڵی زیدی بدەن بۆ کێشەکانی کەرکووک ئەگەنا کێشەکانمان چارەسەر نابێت دەستخۆش مامۆستا زۆر سپاس شتی کەشم ماوە ئاخرەزانم وەڵی هەمویان قسەیان ماوە بەڵام تۆزێک کات ماوە بیەم بە کاک شاخەوە چوومەتە خزمەت جوتیارەکانیش بۆیە جارێکی تر وەریان ناگرمەوە بەخێر بن سەر چاوەکانم اینجا بەجیا بچمە لای کاک شاخەوە بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ دیارە لە بەغداوە بەڕێز دکتۆر شاخەوانم لەگەڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کاک دکتۆر سپاس بۆ بەشداریکردنت دیارە من لە بەشە مەیدانیەکەدا وتم ئەگەر من دکتۆر شاخەوان بم یا کەسێکی تر بم یا کاک خالید شوانی بم چ قسەیەکتان هەیە بۆم هەر نوێنەرێکی کورد بم پەرلەمانتار بم وەزیر بم ئەوەی کە پەیوەندی بە جەنابتەوە هەبوو وتیان بڕیارێکی ساڵی 2012 حکوومەتی عێراقی هەیە کە کار بە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورەی هەڵوەشاوە نەکرێت ئەمە ئێستا ئەبێ بچێتەوە پەرلەمان و بڕیاری پێدەر بکەن بەڕێستان بۆ ئەمە ئەتوانن چی بکەن بۆیان بەڵێ زۆر سپاس کاگرنجڕێژ خۆشەویستیم بۆ ئەو خەڵکە قارەمانە و خەڵکە دڵسۆزە کە
بەڕاستی بە خوێنی خۆیان بە گیانی خۆیان دیفاع لە خاکیانەکەن و ئێمەش دیفاعکردنمان لەوان بابەتەکە خاکە خۆ ڕەنگە من مەتری عەرزم لەو سنوورە نەبێ بەڵام خاکی کوردستانە بەلای منیشۆ لە هەموو دانیشتنەکان باسم کردووە هەم لە ڕێکەوتنە سیاسەکانەوە هەم لەگەڵ قیادەی خۆشمان کە بەلای منەوە گرنگترین فەقەرە لە ئیدارەش گرنگتر مەوزوعی خاکە کە تۆ خاکت بۆ گەڕاوە ئەوەکانی تر ئاسانە دەتوانرێ مامەڵی لەگەڵا بکرێ بۆ بابەتی زەویە کشتتوکاڵەکانە چوارچەوەی وەرەقەی ئیتفاقی سیاسی هەموو جارێک باس مادەی 140 کراوە بەڵام ئەم جارە هەستاین خوردمان کردەوە بۆ ئەوەی کە بابەتی پوچەڵکردنەوەی بڕیارەکانی حزبی بەعز تایبەت بە زەویە کشتتوکاڵەکانمان تەزمین کردووە و بەشێکە لە ئیتفاقی سیاسی و دەنگی لەسەر درراوە و لە کۆبوونی تەحالفی داری دەوڵەش ئەو بابەتەمان باس کرد و من لە کۆبوونەوەکە سەرۆکوەزیران دانیشت بوو قیادەی سیاسیەکان هەموو قیادەی خەتی یەکەم دانیشتبوون پێم گوتن ناکرێت کە ئێمە باسی کۆمەڵی مەلەفەکەین لەولاوە خەڵکی ئێمە هەمەرە چێتە سەری و جێشە چێتە سەری و ڕۆژانە من خەریکی تەلەفۆن وتمەوە سەرۆکوەزیران خۆی دانیشتووە کە نوێنەری یەکێتیش لێ وتمەوە سەرۆکوەزیران لێوێ دانیشتووە من تەلەفۆنم بۆ کردووە لەبەرەوەی کە جێش چۆتە سەر پەڵکانەوە ئەمە لە داخۆ قێلاون ناوچەکانێ بۆیە دەبێت مەوزوع حەل بکرێ وا ڕێکەوتن کرا کە ئەم پرۆژەیە بنێردێتە پەرلەمان و لە پەرلەمان خوێندنەوەی بۆ بکرێ تەوەجوی هەموو هێزولایەنە سیاسەکان ئەوەیە کە ئەم پرۆژەیە بڕە بۆ یەکەم جارە عەرەب پێشتر ڕازی نابوون ئەم جار ڕازی بوون لەسەرەوەی تەعویزی مجزی بکرێ لەسەر فەقەرەیە خیر ماوە کە چۆن تەعویزەکەیان بکرێتەوە کۆمەڵە پێشنیارمان بۆ سەرۆکوەزیران خستووەتە ڕووکە سندوقێ بکرێتەوە لە زمانی چوارچێوەی موازنەی ئەمساڵ لە مادەی 140 هەندێکیان بۆ دانین ئەوەی تر لە هەر بەرمیلێک بتوانین $1 بۆ دانین ڕۆژانە کا $300,000 کە من بە مەبلەغێکە لە بەردەستمان دەتوانین قەرەبووی ئەو عەرەبانەی پێ بکرێتەوە کە لە ئەنجامی ئەم یاسایە زەرمەند دەبن بۆیە ئەمە بەردەوامیانی هەتا ئەم هەفتەش ئەم کۆبوونەوانەمان کردووە بۆی تێیپەر ئەوەی تر بە شەخصی ینی نایشارمە لە جەنابەت ئەمڕۆ واقعەکەیە لەگەڵ پێش 16 ئۆکتۆبەر لە کەرکووک جیاوازە ئەگەر ئێمە نەبین هەوڵەکانی ئێمە نەبن وەڵاهی شتی زۆر خراپ ئەنجام مەدرێ ینی خەڵکی ئەمە گیرا بوو لەسەرەوەی کە بڕۆ ئاوی زراعەت بدات تەدەخولمان کردەوە و لیژنەی تحقیقیمان لەسەر قایدەکان دروست کردووە خەڵکمان لەوێ گۆڕیوە زابوتمان لە سنووری سەرگەڕان گۆڕیوە لەسەرەوەی کە تعدای لە کورد کردووە واقعەکەی هێزێکەیە لەوێ ناهاوسەنگی لە هێزا هەیە ئەوەی کە هەیە بە پەیوەندی شخصیە بە پشتبەستن بە یاساکانە کە بکەم گوێ لێ دەگرن تام قۆناغەیە ناومانە لەسەر بابەتی تۆپزاوە و ترکەلان لەگەڵ وەزیری دیفاع قسەم کرد دیارە وەزیری دیفاع نووسراوێکی ئاراستەی یەکەکانی خۆی کردووە کە ئەو زەوی مڵکانەی سەر بە وەزارەتی دیفاع بگەڕێتەوە سەر وەزارەتی دیفاع بیگەڕێنێتەوە بیخاتەوە ژێر ئەستۆی خۆی لە کاتێکا دەیان و حەداتی عەسکەری لە ژێر دەستی حەشدی شەعبیە کە ئەمە خۆی وەزیر لە کۆبوونەوە باسی کرد هەتا ئێستا سەکەناتەکانیان لە دەرەوەی شار بەدەست ئەوانە بۆیە ناتوانن شارەکان چۆڵ بکەن و بچنە ناوێەوە بۆیە کە تێم گەیان بۆ خۆشی تورکمانە لەوێ ئەو زەویانە زەوی کورد و تورکمانن و کاتی خۆی بە ئارەزوو خۆیان دەستبەرداری نەبوونەوە بە پێی یاسا ئەوان تەملیکی بکەن و پێویستیان پێ بێ با بڵین سوپای عێراق تەواوی مولکەکانی سوپای عێراق لە ناو کەرکووک بە سەکەنی و بە مولکەکانیشیان ئێستا کەوتوتە مەرکەزی شارەوە دەبێت دەربچنە دەرەوە و تەملیک بکرێت لەسەر حکوومەت و قەرەبووی خاوەن ئەسڵەکانیان بگرێت تا و کاتێک کە مادەی 140 جێبەجێ ئەکرێەوە ئیلغای قەراراتی مژقی یاسەوراکرێ و ئەرزانە گەڕێنەوە بۆ خاوەنەکانیان بە پێی یاسا حکوومەت ئیتفاقێکە و قەرەبوویان ئەکرێتەوە زەوی ئەوانەوە هیچ هێزێک بۆی نیە دەستیان بۆ بۆیە وتی من ئیعازم داوە لەگەڵ سەرۆکوەزیرانی قسەم کردووی ئازی داوە باشە دکتۆر جێش کە واز لەو بابەتە بێنن مخالەفەیەکی تر کراوە کەواتە قسەی جەنابەت بۆ ئەو خەڵکە چییە ئەو دەرفەتە دەدەم ئەو مخالەفەیەش باس بکەیت بێگومان ڕەنگە دە مخالەفەی تریشە لە لابێکە کراوە و قسەت هەبێ بۆ خەڵک قسەتان چییە وەکو دەسەڵاتی کوردی وەکو دەسەڵاتی تەشریعی بە تایبەتی خۆت کە لەوێ ئێستا تەنیا نوێنەری کوردی کە دەسەڵاتی باڵا دێ لە دەسەڵاتی یاسادانان ئایا ئەو 4500 دۆنمە لە کوردە سەنرێتەوە ئایا پرۆژەی نیشتەجێبوونی تیا ئەکرێ ئایا سەرگەردانەکرێن ئەگەر ئەوان ویستیان بە زۆر بیکەن هەڵوێستی پارتی وەکێتی چییە بێ لەسەر ئاستی ئەحزاب لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستانیش کاگەڕانج هەم بۆ ئەوان دڵنیاکەینەوە ئەوە هەم بۆ خەڵکی کەرکووکیش ئەو مخالەفەی کە ویستم باس کەم ئەو بوو جەنابەت باس کرد بە هیچ شێوە ڕێگە نادەین هیچ پرۆژێ لێ بکرێت تا و کاتەی ئیلغای قەراراتی مزقیا سەوراکرێت کتابێک ماراسی وەزارەتی شارەوانی کردووە
و بۆ ئەوەی کە هەموو ئەو پرۆژانەی نەک لە تۆبزاوە لە شوێنی تریش ئەوە کراوە لە سنووری لەیلانیش بەتەمان هەندێک پرۆژە بکەن هەموو پرۆژەیەکی سەکەنی و هەموو پرۆژەیەک لە زمنی خوتەی نوێی محافظەی کەرکووک نابێت تیای بکرێت تا و کاتەی زەوەکانیان کێشەی یەکلایی ئەبێتەوە وەگەر ئەوان ئەمە بە بربەستدانن پێیانمان گوتۆ فەرموو ئەو پرۆژەیە چاک بکەنەوە ئەڵێن ئەمە بربەستە لە بەردەم گەشەکردنی کەرکووک و یاخود فراوانکردنی شارەکە ئەو پرۆژەی استراتیجی تیا بکرێت با پەلە بکەن هاوکارمان بن لەو پرۆژەی کە ئیلغای قەراراتی موسیقیا سەورەیە هەتا ئەو کاتەی ئەو بڕیارە جێبەجێ نەکرێ نایرین هیچ مەشروعێک نە لە تۆبزاوانە لە هیچ شوێنی جێبەجێ بکرێ و لە کاتی دەرکردنی ڕێکارەکان ئەوە وەڵامەکەم دەستگیر بوو لە ئەلان بڵاوەکەینەوە کە هیچ پرۆژەیەک لە هیچ شوێنێک ناکرێت کاک فەهمی لە ناو بەرنامەکەمە وەکو سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم فەرمووی تا ئێستا کورد 97 پۆستی لەدەستداوە لە کەرکووک ئەو ژمارەیە وایە یا زیاتریشە وەڵا نازانم ژمارەکە بە دەقیقی چەنە بەڵام ئێمە وەکو پارتی هیچ پۆستێکمان لە کەرکووک نەماوە جەناب تەزانی پێش لە دەستگا ئەمنیەکان مدیری مخابرات بوو مدیری استیخبارات بووە و با بڵێن تەواری کەرکووک بووە کۆمەڵێک ئامرفەوجمان هەبووە و پۆستی ئەمنیمان هەبووە بەرپرسی بنکەی پۆلیسمان هەبووە بەرپرسی پۆلیسی دەرەوەی شارمان هەبوو ئەمانە هەمووی هی پارتی بوونەوە لە پۆستە ئیدارەکانیش قایمقاممان هەبوو قایمقای مرکزی شارمان هەبوو قایمقامی دووبزمان هەبوو بەڕێوەبەری فەرمانگەمان لە ناو شار سایلۆیە تەموینە ڕێقاوی ئەمانە هەمووی پارتی بوون هیچی نەماوە ئێستا لە هەوڵین ئیشمان کردووە کە دوو پۆستمان لە ماوەی ئەم مانگەیە وەربگرینەوە ئەوەکانی تری شێواش بۆی ئەو واقعی کە لە کەرکووک بووە واقعێکی تاڵ و ناخۆش بووە پێویست بەوە کە بە هەنگاو هەموو ئەو بابەتانە چارەسەر بکرێ لە مانگی چوارات چ پۆستێک و چ پۆستێ احتیمال هەیە پارتی وەری بگرێتەوە نابین کاک دکتۆر کاگەڕەنج بابەتی پۆستەکانی ئێمە لە هەردوو ناحێ داوامان کردووە لە پۆستە ئەمنیەکان و پۆستانی کە هەمان بۆ ئێستا ئێمە زابطەکانمان لە کەرکووکن پۆستی عەمید و عەقیدیان هەیە پلەی عەمید و عەقید و پلەی بەرزیان هەیە کە ئیستحقاقیان هەیە شوێنیان پێ بدرێ شوێنەکانیان تا ئێستا نەگەڕێنراوەتەوە بۆی لەگەڵ وەزیری ناوخۆی عێراق قسەم کرد وتی لیژنەیەک دانین بە هەمانگی بۆی کە بتوانین ئەو پۆستانە وەربگرین لە ناو کۆی وەزارەتی چییە کە وەریەگرنەوە مانگی عەدالەتێکی یەکجار گەورە هەیە لەگەڵ وەزیری ناو دوو پۆستە لە سنووری وەزارەتی بازرگانیە و لە سنووری وەزارەتی نەوت چاکار بۆکەین کە لەگەڵ وەزیری نەوت قسەم کردووە لەگەڵ سەرۆکایەتی لیژنەی نەوتیش بۆ ئەوەی عەدالەتێکە بێت تەوسجعکردنەوەی پۆستەکانی ناو کۆمپانیای نەوت لەوێش کورد کۆمەڵی پۆستی بەرەکێتەوە بەپێی سەر لە نوێ دابەشکردنەوەی لە ماوەی دە ڕۆژە کاک خالید شوانی و بۆ ئەو قەرارەی جەنابەت باست کرد عەفوو جەنابەت باسی ئەوەت کرد کە قەراری ڕقم 29 ساڵی 2013 ڕاستە ئەو قەرارە تەوجیه دراکە وەزارەتی عەدل کەیسەکە خالید خۆی لەوەیە هیچ حجەیەک نەماوە بۆی کە جێبەجێ نەکات تەنانەت لە ڕێکەوتنی پێکاتەکانیش ئەوانەتیان مانیعەتمانی عەرەبەکان لەسەر جێبەجێکردنی یاسای ژمارە باڵێن قەراری ڕقم 29 ساڵی 2013 چکەوان متەزەرر نین و بەو قەرارە تقریبا 90 کێشەی زەوی ئێمە کۆتایی پێدێت چکە هەموو ئیتفاقشم لەکا لە کەرکووک اینجا ئەوەی سا بۆ خۆی وەزیری عەدلە و دەتوانێت ئیشی لەسەر بکەوە وعدیدا کە هەنگاوی نابێت نازەم هەنگاوەکانی گەشتنەتە کوێ ئاگام لێ نییە بەڕاستی لیژنەی مادەی 140 کەوتۆتەوە کارکردن لیژنەی مادەی 140 حکوومەت نوێنەرەکانیان بەڵێ نوێنەری حکوومەتی هەرێمیش تەحدید کرا هەیکەلەکەیان داناوە بەڵام هێشتا بە فەرمی هیچ با بڵێن هەنگاوێکی عملیمان لیان نەبینێ بەڵام تا ئێستا هەیکەلەکەیان تەواو کردووە ماوەتەوە بە جەنابەت بڵێم ئێمە لە خولی دوی پەرلەمانی عێراقەوە مادەی 140 نەبووە کە بەپێی نیزام داخلی پەرلەمان دەبێ هەبێ خۆشبەختانە ئەم جارە بڕیارمانداوە کە لە پەرلەمان ئەوش زیندوو بکەینەوە و لە ماوەی ئەم فەسڵی تەشریعیە ئەم وەرزەیە لیژنەی مادەی 140 پەرلەمانیش کارا بکەینەوە ئەوش بەڵێنەکە لە ڕێگای ڕووداوە
دادگای باڵای فدراڵی ماوەی پێشوو بڕیارێکی دەرکرد کە هەموو هاوڵاتیەکی عێراقی بۆی هەیە زەوی و مڵک بکڕێ و لەسەری تاپۆ بکرێ. خۆش دەزانی مڵک بە مجەڕەدی مڵک نییە، دوایی حقوقی تری بەدوا دادێ وەکو مافی دەنگدان و هەڵبژاردننی نوێنەر و ئەوانە. ئایا ئەوە لە ناوچەی جێناکۆک ڕێگە ئەدەن جێبەجێ بکرێت؟ نەخێر کاک گەڕەنج، ئەوە پێچەوانەی مادەی 140 مادەی 140 وەزعێکی خاصی داناوە بۆ کەرکووک و ئەو وەزع خاصەوەی کردووە کە خەڵک ناتوانێت جنسێ نەقڵکە بڕیارەکە لە هەموو عێراق ئەملاک بکڕێ ئیل لە ئەوانەی کە خەڵکی کەرکووکن. بەڵێ آخر ئەوە کەرکووک ئیسtisنای هەیە، پێشتر ئیسtisنای بۆ کراوە کە هیچ جۆرە دەستکاریەک لە وەزعی ئیداری و ئیداری حالی شارەکە ناکرێت و کاتەی مادەی 140 جێبەجێکرێ. خۆ ئەگەر بکرایە ئەوان ئەو زەویانی کە لە سنووری کەرکووکەی ڕەنگە بۆ زۆر شتیتر بەکاریان بێنێ، بەڵام بەرەبەری مادەی 140 هەیە ڕێگرە لە بەردەمە ئەو زەویانە نزاعی لەسەرەوە بەپێی قانون هەر زەویەک نزاعی لەسەر بوو کڕین و فرۆشتن و تەملیکی لەسەر ناکرێت هەتا ئەو کاتی دادگا بڕیارەدا کەی دادگا بڕیارەدا کە قانونەکە دەرەچێ و حەسمێکاوی گەڕێنێتەوە بۆ خاوەنی کە گەڕاوە بۆ خاوەنی حڕە بەیانی ئەرزانە گەڕانەوە بۆ کورد بیداتە حکوومەت بە پێی یاسا قەرەبوو وەرەگرێتەوە ئەبێتە بەشێک لە مولکی حکوومەت و حکوومەت بۆ پرۆژەی نیشتەجێبوون یا بوار پرۆژەیەکی تر بەکاری دێنێ یا خاوەن زەویەکە بۆ خۆی ئەیفرۆشێ بارازوی خۆی شتێکی ترە، بەڵام هەتا نیزاعاتی لەسەر بێ نەکڕین و فرۆشتن نەمامەڵی پێوە ناکرێت. میوانەکانم باسی ئەوەیانە کرد هاو نیشتیمانیەکان بەدڵی پڕەوە ئەیانوت قەت لای یەکێتی و پارتی کەرکووک مەسلەیەکی استراتیجی نەبووە، وەکو 200 ملیارەکە نەمان بینی وەفدێکی تایبەت بڵێن وەکو 400 ملیارەکە بە تایبەت بچێ بۆ مەسلەی کەرکووک و مەسلەی ناوچە جێناکۆکەکان وەکو ئەندامێکی کارای پارتی وەکو جێگری سەرۆکی پەرلەمان چیەڵی لەسەر و گلەی خەڵک. کاگرانج مۆسعی حکوومەت دێ بۆ بابەتی حکومی دێ بابەتی وردەکارەکانی مادەی 140 و زەویەکان بووە بەشێک لە وەرەقەی ئیتیفاقی سیاسی و بۆ معلوماتی جەنابەت بۆ یەکەم جارە لەم خولەی پەرلەمان ئیتیفاق سیاسی دەنگی لەسەر دراکەواتە ئێستا حکوومەت دەستکراوەیە لەوەی کە ئەو بڕگانی هاتووە لە زمنیان گەڕانەوەی زەویەکانە بۆ خاوەنەکانیان جێبەجێ بکرێ لە ناو پەرلەمان دەنگی لەسەر دراوە لە ڕۆژی متمانەدان بە سەرۆکی بە کابینەکەی سوودانی ئەمە بڕاوەتەوە ئەوی تر ئێمە لە ناو مەوزوعەکەین بۆی کە مەشروعەکە بخێنە جەدوەل ئەعمال بۆی کە لە تحالفی ئیداری دەوڵەت باسی بکەین و باسیش کراوە تەحەداکەم یەک کۆبوونەوەی تحالفی ئیداری دەوڵەت هەبێ من باسی زێ گشتکاڵەکانم نەکردی ڕەنگە بە خەڵکی دەستخۆش بێ وەکو مادەی 140 زامنە لەم کابینێدا بۆ منیش مادەی 140 ئێستا هیکەلەکەی لەوێ دروست بووە لە پەرلەمانیش من بەڵێنمدا لە ڕێگای ڕووداویشەوە بەڵێنە دەم کە لەم خولەی پەرلەمانە نەک خولەی پەرلەمان لەم فەسڵی تەشریعیە کە تا مانگی شەشە لیژنەی مادەی 140 تەفعیل بکەین ئینشاءالله. کە دواپرسیارم بەڕاستی سەرگەڕان چ قسەیەکە هەیە بۆیان چونکە سەیتەرەی سوپا نایەڵێ بچێ داو دەرمان بکەن بە خەلە و خەرمانەکەیانەوە و بەڕاستی کەسانێک هەیە لە سوپا عەزێتیانیان کە هیچ سەلاحەتێکی قانونیان نییە ئەو جۆرە تەسەڕفاتە لەگەڵ کووردا بکەن وەگلەیەکی زۆریشیان لە ڕاکانجبووری هەیە بەڕێزت وتت ڕاکانجبووری ئەمەی بۆ ناچێتە سەر و لا ئەبرێ ئێستا چیەڵی لەسەرەمە؟ تاعاان بۆ ڕاکانجبووری لە کۆبوونەوە لەگەڵ سەرۆکوەزیران قسەم کرد کە ئێمە مەحافظی دیوانەمان لابرد لەبەرەوەی کە یەک ئیستیقدامی لەسەر لەگەڵ 15 قەزەیە ناکرێ مەحافظێک 100 قەزەی لەسەر بێ لەگەڵ کۆمەڵە ئیستیقدامە لە کارەکەی بمێنێتەوە بەڵێنی داوتی لیژنەیەکی دروست کردووە کە من ئەو شتانەی کە هەمە طبعاً 11 شەو سەرۆکوەزیران تەلەفۆنی کرد بۆ ئەو بەڵگانەی کە لەسەر مەحافظەیە 12 قەزەی دقیقم ناردووە ئەمە جیا لەوەی مەلەفێکمان هەیە نزیکەی 900 مەلەفە هەندێکیان تایبەتە بە سوء ئیدارە بە شێوەیەکی گشتی و هەندێکشیان بە ڕاکانسایی شخصیەن. ئێستا جوابی ئەنجومەنی دادوەری عێراقم بۆ هاتوێتەوە جوابی ڕقابەی مالیم بۆ هاتوێتەوە ئی پەرلەمانم لایە تەنها چاوەڕێی نەزاهاکەم هەر چواری بێتەوە داوای ئیجراعاتەکەین لە مەحافظ بۆی ڕێکارەکان تەواو بێ لەسەر بابەتی گەندەڵی لابدرێت چونکە بەلای منەوە گرنگە کە ڕاکان لا ئەدرێ بە ئیتفاقێکی سیاسی نەبێ ڕاکان لابدرێت کە بێت دەمەوێت ڕاکان لەسەر گەندەڵی لابدرێ ئەم ناوای پێوە بلکێنرێ بۆی باجی هەموو کردەوەکانی بدات.
سەرۆکی دەستەی ناوچەی بڵین ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێم وتی دانانی پارێزگارێک بۆ کەرکووک لە دانانی سەرۆک کۆمار قورسترا ئەمە وا زەحمەتە؟ ئەزانی بەلای منەوە ئامانجی من چییە و ئەم بابەتەم باس کرد لەگەڵ قیادەی خۆم لەگەڵ ئەوانی تیشە ئامانجی من لادانی مەحافظە جا بەدیلەکەی مۆزەفێکە بێتە مەحافظ حزبەکان ڕێکەون مانگیە دوانتر خەڵک دانا مەبەستم ڕاکان نەبوو ڕاکان لا بدرێت لە بۆشایی ئیداری مەبەستم ڕاکان نەبوو بەگشتی مەبەستم ئەو کەیسێ ڕاکان نەبوو کە شەرحەت کرد بەگشتی ئایا دانانی مەحافظێک لە دەرەوەی ئیرادەی کووردا واتە ئەڵێ هێزی ئەقلیمی دەوروبەر حکوومەتی عێراق کوتەلی دەستڕۆیشتوو لە عێراق هەموو ڕۆڵ و هەموو قسەیان هەیە ئێستا بۆ کورد زۆر زەحمەتە دادانەوەی پارێزگارێک گوایە پەیوەندی بە ململانەی پارتیوەکێتیەوە نییە تۆ ئەڵێ چی لەسەرەمە لەسەر ئەم بابەتە ئەو باسێکە باسم قۆناغەکە تا هەڵبژاردن بەڵێ ئەم قۆناغە تا هەڵبژاردن سەرۆگۆزیران پێویستی بە تەوافقی لایەنەکان هەیە بۆ دانانی بەدیلەکەی بەڵام بۆ لادانی پێویستی بە تەوافق نییە کابرا گەندەڵە دەبێت لای بدا با مدیر ناحێ ببێتە مەحافظ مشکلەی من نییە بەڵام بۆ قۆناغی داهاتوو بە پێی یاسای هەموارکراوی ژمارە سێی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمان کە ڕۆژی دووشەم دەنگی لەسەردرا ئەنجومەنی پارێزگا زۆرینەی ئەنجومەنی پارێزگا مەحافظ دەگۆڕێ بەبێ ئەوەی نەسەرۆگۆزیرانی بێنە هیچێک بێواتە عملیەکە کە و باسی قورسیەکەەکە لێرەوە تا مانگی دوانزەیە تا هەڵبژاردنەکە من بۆ کاتە ڕاستەکە بۆ بەدیل قورسە بەڵام بۆ لادانی قورس نییە گەشتبینی بەوەی کام کابینێت تەواوە بێ دۆخی کورد لە ناوچەی جێناکۆک ئەم قۆناغە سەختانەی ئەستەی تێپەڕاندووە دۆخی کەرکووک بە شێوەیەکی گشتی و ناوچەکانی ئەوە واقعەیەک فەرز بووە بەسەر ئەو خەڵکەیە با خۆمانی لێ نەشارینەوە لە من هەمووی شەوتممە هەر شتێ بەسەر کوردات بێ کورد بەشێک بووە ئێساش ئەو پرۆژە نیشتە بوون جێبوونانەی کە ئەکرێ لەسەر زەوی کورد و لەسەر ئەو زەویانەی کە کێشەی لەسرە بڕواب کە بەرپرسانی کورد دەستیانتایەتی و مەشروعەکە وەرەگرن و ئەیفرۆشتنەوە بەلایەن گرنگ نییە کە ئەمە صاحب زەوی زەرمەندا یاخود بەشێکە لە مادی 140 زۆر شتمان ڕاگردووە کە تەدەخولم کرۆ بینیمە بەرپرسێکی کورد لە پشتێوەتی مەوزوعی خانخورمایە مەوزوعی ئالوەیە کۆمەڵێ مەوزوع بەداخەوە کە ئەچمە ناوەڕۆک تحقیقەکەم سێرەکەم ئەوەی تەقدیمی کرۆ کووردە ئەوەی کە بەڵایە بۆ سەر خەڵکەکەی خۆمان بەشێکی کووردە بۆیە ئەوەی کە ئێمە هاتوین قۆناغ بە قۆناغ پێشی ئێمە هیچ گەڕەکێکی کوردی خەدەماتی بۆ ناکرا بە حجەوەی تەجاوزە بڕیارێکمانێنە لە بەغداوە کە ئەو گەڕەکانە واقعی حال و دەبێت خەدەماتیان تێ بپێسە مەجاریان بۆ کرێ گەڕەکیان بۆ کۆنکریتەکرێ کارەبایان بۆ دێنین مەحاویلیان بۆ بین ئەبێ قۆناغ بە قۆناغ ئەویان تێ بگەێنین کە واقعێک هەبووە و دەبێ بەردەوام بێت زۆر سپاس کاک دکتۆر شاخەوان کاتێکی شاد و کامەران سپاس بنەرانی بەڕێز و خۆشەویست دیارە زۆر سپاس بۆ جەناب ئەم بەرنامەی تریش هەوڵێک بوو بۆ ئەوەی کە گوێ لە خەمی کەرکووکیەکان و خەمی خەڵکی ناوچەی جێناکۆک بگرین هیوادارم ڕۆڵ و کاریگەری هەبێ دیارە جەنابی دکتۆر خالید شوانیش لە ئایندە ئەیدوێنم بە ئومێدم کە ئەویش ئێستا لە وەزارەتیدا دەتوانێت ڕۆڵ و کاریگەری هەبێ چۆن لە ڕابردوودا ڕۆڵی دڵسۆزانی خۆی هەبووە هیوادارم ئێستا لەوێ کە دەستکراوەترە بە قەڵەم و ئیمزاکەی بتوانێت نەهامەتی کورد کەمتر بکاتەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکان.